سڵای خۆی گەورەتان لێبێ و ئەم کاتتان باش بینەرانی عزیز و خۆشەویستی پرۆگرامی پەیامی ڕۆژ خۆشحاڵ و بەختەوەرم ئەمڕۆ لا پرۆگرامێکی نوێ لەگەڵ هاوکارم شوان با کۆمەڵێک تەوەر و بڕگە و بابەتی نوێ و جیاوازەوە هاتوونەتەوە خزمەتان بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان جێگای سوود و ڕەزامەندی ئەوەی ئازیز و خۆشەویست بێت. زۆر سواس فێدا بەناوی خوای گەورە و میهرەبان ئازیزان سڵاوتان لێبێ باینتان باش کامەران و بەختەوەر بن. ئەمڕۆ لە پرۆگرامی پەیامی ڕۆژ کۆمەڵێک بابەتی جیاوازمانە بێت. لە بەشی یەکەمی بەرنامەکەمانە باس لە هۆکارەکانی بەرزبوونەوەی نرخی شتومەک و پێداویستەکان دەکەین با بزانین چۆنی نرخەکان بەرزبوونەتەوە وەروە چۆن چاودێری دەکرێن ئەمەش لای هاوڵاتیان گرینگە و لە بەشی تری بەرنامەکەشمانە باس لە کۆنفرانسێکی زانستی پزیشکیە لە شاری سلێمانی ئەمڕۆ دەکرێت. ئەویش باسکردنە لە نەخۆشیەکانی مناڵان وەروە تازە لە دایک بووان کە ئەمە بابەتێکی زانستی زۆر گرنگ و زۆر پێویستە بۆ هەرێمی کوردستان. لە بەشی سێهەمی پرۆگرامەکەشمانە باز لە هۆکارەکانی دواکەوتنی موچەی فەرمانبەران دەکەین. ئەمەش بابەتێکە ڕاستەخۆ پەیوەندیدارە بە ژیانی هاوڵاتیانەوە و ڕەنگە کاریگەری ڕاستەخۆی خستبێتە سەر بەشێک لە ژیانی هاوڵاتیان و وەروها کاسبکارانیش. بەڵە بەڕێزان لەگەڵ ئەم تەورە سەرەکیانەشدا کۆمەڵێک بڕگە و بابەتی دیکەمان دەبێت وەک هەمیشەش سەرەتا دەچینە لای بڕگەی کەشوهەوا فەرموون با پێکەوە بینەر. بەزان لە بەشی یەکەمی بەرنامەکەمانە باس لەوە دەکەین هۆکارەکانی بەرزبوونەوەی نرخی شتومەک و پێداویستی بە میوانداری زۆر بەڕێز کاکسۆران عەبدولغەفور بەڕێوەبەری چاودێری و بازرگانی سلێمانی لێرە لە ستۆدیۆ لەگەڵمانە. کاکسۆران گیان بەخێر بێت. زۆر سپاس مەمنون دەستان خۆش بێ. نرخەکان بەرزبوونەتەوە پێشێکی دەسۆشیتان لەکەین خۆتان نەزانن هەچ گرفتێکە لە وڵاتانی جیهان و بۆی ئەو بارودۆخانەوە کە ڕوئەیە مان و نەمانێت تەسیرێکی ڕاستەخۆ کاتە سەر بازارەکانی هەموو جیهان و بازاری کوردستانی ژێگە لەو بازارانەی کە پەیوەندێکی ڕاستەخۆی هەیە بەسەر جەم بوارەکانی خواردن و خواردنەوەکانەوە ئەوەی ئێمە تێبینیمان کردو تا ئێستا ئەم دقەیەکە لەگەڵ بەڕێستانە گفتوگۆکەین نرخەکان بەجێگیری ماونەتەوە هۆکارگەشی بۆ ئەوە گەڕێتەوە لەبەرەوەی سەرجەم برابازرگانەکانی ئێمە بۆی ینی چەندها زڕوفان کە بینیانە چەندها مادەی خۆراکیان هێناوەتە ناو شاری سلێمانی و پێش ئەم بارودۆخانە و ئێمە هەموو لیژنەکان مەکەسەردانی گەنجینەکانی کردووە هەموو گەنجینەکان خواردنێکی زۆر زۆری تیا هەیە لەبەرەوە لیژنێکی تایبەتیشمانەیە لیژنەی وەرگردن نرخی سەرجەم شتمەک و پێداویستەکانی ڕۆژانی هاوڵاتیانە ئەم لیژنەیە ئەگەر بۆ نمونە لە هەژ مادەی خۆراکیە بەرزبوونەوە ڕووبات ئەوە بەداوچوونێکی وردەکات بۆ ئەو مادەیە لە زەیتا بێ لە شەکرا بێ لە ڕۆنابێ لە دۆشاوە بێ لە گۆشتان بۆرە زۆربەی هاوڵاتیان گلەی ئەوەکەن لە ئێستادا کە لە چاوەڕابردوودا ئەڵێن نرخی شتومەکەکان بەرز بووەتەوە خەڵکی زۆربەی ئەنی هاوڵاتیان زیاتر بۆەوەی دەگەڕێنەوە بەهۆی بەرزبوونەوەی نرخی دۆلارەوەی. بەڵێ ئەو قسێ زۆر ڕاستە ئێمە مانۆ نەمانۆ لە ساڵی پار
کە نرخی بەهای دینا بەرامبەر دۆلاری عێراقی بەرزبوونی بەخۆ بینی ئەو بوو هەموو گەڵایەک 18,000 بۆ 20,000 چووە سەر ئەمە وای کرد سەررجەم ئەو مواد و شتەکانی کە لە دەروی هەرێم بێتە ناوە بە ڕێژەی لە 120 بە 120 بەرزبوونەوە بەخۆ بینێ ئێمە ساڵی پار ئاماژەمان پێیا کە بەهۆی ئەو بەرزبوونی نرخی دۆلارەوە هەموو کاڵاکان بەو شێوە بەرزبوونی بەخۆ بینیوە بەس لە ساڵی بڵێن لە مانگی 5 و تا ئەم کاتی کە باسی یەکەین ئێستا نرخەکان بە جێگیری ماومەتەوە لەبەرەوەی ئێمە نرخی دۆلار لە 146 لەمە زیاتری نەکردووە کەواتە ئەم بەرزبوونەوەی ئەفو نرخی شتومەکە پەیوەندی تەنها بە دۆلارەوە ینی بۆی هەیە ئەگەر دۆلار دابەزێت نرخی شتومەکدا ئابەزێت تا زیاتر بەرز بێتەوە نرخی شتومەکەی بەرزتر دەبێت پەیوەندی بە دۆلارەوە 100 دەرەجی سەرەکیە بۆچی لەبەرەوەی ئەو بازرگانەی کە تعاملی ڕاستەخۆیان لەگەڵ دەرەوەی وڵاتە هەیە لەگەڵ ئێرانە لەگەڵ تورکیا لەگەڵ سینە لەگەڵ وڵاتانی ئەوروپای هەمووی هەواڵەکان بە دۆلارە کە دۆلار بەرز بۆ حتممە نەویش پارەکە خەدە سەر ئەو شمەکە بەس یەک شتی تر هەیە بۆی ئاماژەی پێبینێسا هەندێک مادە هەیە لە مەزەرەوە بەرزە بێتەوە سا ئێمە زەیت پێش ئەم ئەزمەی کار ڕوویاوە لە بینی ئوکرانیا و رووسیا هەموو تەنێک زەیت 400 دلار بۆ 500 دلار بەرزبوونەی بەخۆ بینی ئەو ئێمە بینیمان هەموو زەیتێک کە لە 1250 بوو بە 2000 بۆ 2250 زەیتێ لە 4000 بۆ بە 6000 بە هەمان شێوە ڕۆنە توونەکەش ینی ڕۆنی تەکسانمان هەیە ڕۆنەکانی ترمان هەیە هەموو تەنەکەیەکی لە 30,000 بۆ 50,000 زۆر باشە کاک سۆران زۆر جار بەرزبوونەی نرخەکان چەندێک کاریگەری لەسەر گیرفانی هاوڵاتیان دروستەکە جێگیر نەبوون وەروە قەلەقی دروست بوون لای هاوڵاتیان دوو ئەوەنەش هەم مادیەن و معنەوێنیش کاریگەری لای هاوڵاتیان دروستەکە چیت هەیە بۆ هاوڵاتیان نرخەکان بە جێگیری دەمێننەوە با بڵین مەغزانەکان سەرچاوە خۆراکیەکان لە هەرێمی کوردستان بە دیاریکراوی لە سنووری کاریداری بەڕێزت پارێزگای سلێمانیە هەموو شتێ و کەلوپەلێکی پێویستی بە گوالێتێکی باش و لە شوێنی گونجاوال گیراوە بەڵێ من ئاماژەم پێ هەر دوێنێ و پێرێ من لیژنم نردوو بۆ سەررجەم گەنجینەکان و هەموو ئەو ڤیددیو ئەو ڕسمانەمان بڵاو کردوێتەوە لە پەیجەکەی خۆمانە و دڵنیایمانەوە هەوڵاتیان کە خواردن و خواردنەوەی زۆر لە گەنجینەکان هەیە و بەدەر لەوەش سنوورەکان کراوەیە یعنی ئەوە نییە ساڵی سنوور داخراوە خواردن نایەت لەبەرەوە ئێمە ڕۆژانە چەنەها باری خواردن لە تورکیاوە لە ئێرانەوە لە وڵاتانی خلیجەوە یەتە ناو هەرێمی کوردستانەوە و شتێکی تریش دڵخۆشکەر هەیە کە بیرمان نەچێ مەسلەی سەبەتەی خۆراکەکەیە ینی ئەو بەینی فۆرمی خۆراکەکە کادرێ بە هاوڵاتیان ئێساوکو حکوومەتی عراقیان ماژەی پیاوە بۆ مانگە ڕەمەزانی پیرۆز دوو سەبەتی خۆراکی لەسەر هاوڵاتیانە دابەژەکە کامە مانوێ نەمانەوێت تەسریگی ڕاستەخۆ لە نرخی بازارەکە بۆ نمونە ئێمە هەر تەنها گەنم کە ئایکرێ بە ئار لە ئاشەکانە 23,000 تەن گەنم دابەژەکرێ بەسەر ئاشەکانە ئەمە ئەکرێ بە ئارد و ئەدرێ بە سەررجەم هاوڵاتیان کامۆ هاوڵاتیان نۆچولێ بەرەکەوێت بەدەر لەوە برنجمان هەیە شەکرمان هەیە زەیتمان هەیە فاسۆلیا نۆک نیسک دۆشاو ئەمانە هەمووی بەپێی ئەو نەفراتەنی ئەو تاقی خۆراکی کە بۆ نمونە خەخزانێکی دەکەسە خێزانێکی 5 کەسە دابەشەکرێ بەسەریان ئەمە بۆمانگی ڕەمەزان باڵێ وەکو وەزارەتی بازرگانی کە ئاماژەی پیاوە تاکید کراوەتەوە کە بۆ مانگە ڕەمەزانی پێرەوە بەدەر لەوەش هەر ڕۆژانە دابشکردنەکە هەیە ماگانە ئێمەمان و نەمانوە لەبەری بیتاقی خۆراک ڕۆمەزانەکە تایبەتتر بەڵێ تا ئاردی سفریشی تایە زۆر باشە ئەتاکسۆرانەوە بۆ مانگی ڕەمەزان هیچ ئامادەکاریەکتان کردو بۆ ئەوەی کە چکە زۆر جار ئەبینین لە مانگی ڕەمەزانە نرخی هەندێک شتومەک بەرز دەبێتەوە ینی ئەوە بە زەقی دەبینێت لە هەموو ساڵانی ڕابردووە بینراوە بۆ ئەم ساڵ چیتان کرد چ ئامادەکاریەکتان کردووە بۆ ئەوەی خۆتان نەزانن هەموو بۆ نموناسەبەیەک خەڵکێک لەوانەیە بۆ نمونە وانگە ڕەمەزانی پیرۆز ڕوو لە بازارەکان بکات بۆ کڕینی پێداویستی شمەکەکانی خۆی کە کاتێ ئەگەر لە ناو بازارەکانە شمەک نەبوو مانوێ نەمان نرخەکان بەرزە بێتەوە بۆ نمونە خۆتان نەزانن ئەگەر تەڵەبێکی زۆر لە سەرمادەیە بێ یان عەرز نەبێت لە بازارەکانە سیرەکەی ئەو مادێ بەرزبوونە بەخۆ بێنێ بەس ئەوەی ئێمە تێبینیمان کردووە ساڵانی پێشوش ئەمە بووە بەباوێک لای هاوڵاتیڵێ لە بانگی ڕەمەزانی پیرۆزدا شت بەرزە بێتەوە ئێمە بەداتا لامانە هەموو چکار نرخ وەرەگرین ئێمە ئێستا پێش مانگی ڕەمەزان بە 10 ڕۆژ بە 15 ڕۆژ نرخەکان وەرەگیرێتەوە بۆی لە مانگی ڕەمەزانی پیرۆزە بەراوردی نرخەکان بکەین ئەگەر هەر بەرزبوونی نرخەکانە ڕووبات بەبێ هیچ هۆکارێک ینی بۆ نمونە فرۆشگایەک یا کۆمپانیاگەسێ بە بەرزکردن نرخەکانە ئەوە ئێمە یەکسەر هەڵەسین بە داخلی شوێنەکە زۆر باشە کاکسۆران لە حاڵەتێکە ئەگەر مادەیەک کەم بێتەوە یاخود خواستی هاوڵاتی زۆری لەسەر بێ بۆ ئەبێ نرخەکەی گران بکرێ ینی لە هەر حاڵەتێکە ئەگەر هاتوو خواستی هاوڵاتی لەسەر شمەکێک لەسەر مادەیەک زیاد بکات دەبێت نرخی زیاد بکرێت ئێمە بەپێی بیردۆزە ئابوووریەکە قسەکەین هەشتێک کە تەڵەبی لەسەر بوو عەرزیژی کەم بوو ئەوە بەرزە دەسەڵاتی من و تویتیانە بەس ئێمە
تا ئێستا هیچ کێشێکمان نییە لە بەرزبوونی نرخەکان و لە نەبوونی مادەیەکە لەبەرەوە حەچی مادەیە وەکو خۆی ماوەتەوە نۆرمەڵە ئێمە وەکو ئاماژەم پێ ئەو لیژنەی نرخەمان هەیە لیژنەی نرخ ڕۆژانە بەدەر لەوەی کە نرخی حشمەک و پێداویست ڕۆژانە وەرەگرێ لیژنەی تریشمان هەیە کە بە هەمان شێوە هەموو 15 مانگ و سەری مانگێک نرخەکان وەرەگرێ بۆی ئێمە بەراوردی نرخەکان بکەین لە مانگ بۆ مانگێک یان لە ساڵی بۆ ساڵی تر. زۆر باشە کاک سۆران ینی بەڕاستیەوە نەبێ خۆت لە ڕووی بە ویژدانەوە قسە بکەین لە بەداریکایی ساڵی پار لە مانگی ڕەمەزانە لیژنەکانیەوە زۆر ماندوو بوون جێگیریەکی زۆر باشیش بە بازارەوە هەبوو بەراورد بە ساڵانی تر. هەماهەنگی ئێوە لەگەڵ هاوڵاتیەکە کە لە شوێنێکە هەست بە بەرزبوونەوەیەکی نرخەکە بە دەمەوە هاتنەکانتان توانای لیژنەکانتان ئەو دەرفاتانە و دەسەڵاتانەی پێتان درراوە ئەگەر زیاتر ڕوونکردنەوە لەسەر و بابەتە بدەیت بە دڵنیایەوە هاوکاریش دەبێ بۆیەوە. ئێمە لێرە من دەستخۆشی لە هەوڵەتەنی شاری سلێمانیەکەم لەبەرەوەی ئێستا هاوڵاتی زۆر وشار بووە ینی بڕوا بکەن من جاری وایە تەلەفۆنەکانمانەوە هەموو جارە بڵاومان کردێتەوە ڕاستە و بۆ مانگی ڕەمەزان و بۆ هەموو کاتەکانیش ئێمە پەیجمانەیە و لە سایدەکان و لە سەتەلایت و لە هەموو شوێنەکانە بڵاومان کردێتەوە ئێستا هاوڵاتی شاری سلێمانی وای لاتوە ئەگەر 250 لە نرخەکە لێوەر بگیرێ زیادەکسەر تەلەفۆنەکات ئەمە جگای دەستخۆشیە باوەڵاتانی شاری سلێمانی لەبەرەوەی چاوکراوەترن وەکو ساڵانی تر نییە ئێمە ڕۆژانە چەندها تەلەفۆنمان بۆیە لەسەر موادێک سپایر لەسەر ئەو شوێنانی کە نرخیان بەرز کردێتەوە لەبەرەوە ئێمە هەمانگیکی باشەیە لە بینی ئێمە و لە بینی هاوڵاتیانە و ژمارە تەلەفۆنانشی کە بڵاومان کردێتەوە بە شوێکی بەرچاو هاوڵاتیان پەیوەندیمان پێوەکەن و دوایەوە لایەنە پەیوەنددارەکانیشمان دەسەڵاتێکی زۆر دراوە بە ئێمە هەم لەلایەن وەزارەتی بازرگانی و هەم لەلایەن پارێزگاری سلێمانیەوە هەم لەلایەن خانقەدەمەرگی شاری سلێمانیەوە کە هەچ کەسێک موادێکی کەسپای بفرۆشێ یان گرانفرۆشی بکە ئەوە هەڵەسین بە داخسی شوێنەکەی. کاک سۆران ئێوە تەنها چاودێری ناو شاری سلێمانی دەکەن یا قەزا و ناحیەکانیشی چونکە زۆر جار دەبینی کە لە قەزا و ناحیەکانە شتومەک هەرزانترە لە ناو شار هۆکاری ئەمە چییە؟ خۆی یەک شت با پێ بڵم هەرزان نییە شتەکان بۆ نمونە ئەگەر مەنطقەی حدودی بێ لەوانەیە کە کری تێچوونەکەی بۆ نمونە شاری گوگو پێنجن کە لەسەر سنوورە لەگەڵ وڵاتی ئێرانە کۆنتاگی ڕاستەوخۆ هەیە لەوانەیە ئەو تێچوونی کە بۆ نمونە بارێکگاتە پێنجێن کاگاتە سلێمانی زیاتری بچێت لەسەر ئەمە ئەو هاتوچۆی کە هەیە کە لە بینی ئەو شارانەیە هەیە بۆ نمونە ئێساش ئەوانەی کە لە شاری سلێمانی ئەڕە بۆ شاری پێنجێن لەوانەیە لە شاری سلێمانی هەرزانتر بۆ لە شاری پێنجێن لەبەرەوەی خۆ دەزانی کری نەقلێچێت دەسەر ئەمە واکە کە هەندێک لەو نرخانە لیانە بەرزتر بێتەوە بەس بۆ کۆنتاگی ڕاستەخۆ کە ئێمە ئاماژەم پیاوە ئەو مادانەی کە هەیە لە ناو شاری سلێمانیە زۆربەی کات کە نەقلەکرێ بۆ دەوروبەر بۆ نمونە بۆ ڕانەیە بۆ قەڵازەیە بۆ کەلارە بۆ کەفریە بۆ هەموو شوێنەکانە نرخەکان ئەو جیاوازەی نییە لە بینی شارەکان. زۆر باشە تا چەند چاودێری ناو مارکێزەکانی ناو سیتیەکانەکەن چونکە بەڕاستی ئەمە بەزەقی دیارە کە شتومەکیان زۆر گرانترە لە چاو دەرەوەیە هەچی شوێنە ناو شاری سلێمانیە ئێمە ئەو مارکەدە گەورانەمانەیە کە لە ناو شاری سلێمانیا هەیە و ئەوەی کە جگای دڵخۆشیشە ئەوان ئێستا زۆربەی ڕۆژ داشکان نەکەن ئەو داشکانە ئێمە ئەبێ بچینە شوێن ئەو شوێنە سی داشکانەکان بکەین ئەو مادانی کە داشکانیان کردویتر 50 ئایتم بێ 100 ئایتم بێ هەر چەندێک بێ ئەمووی لە کاشێرە درێتەوە بۆی بزانین ئایا نرخی ئەو داشکانە وهمی نییە چکە بەعزە کەس هاوڵاتی ێزانێ وهمیە شتەکە نەخێوانی ئێمە ئەو مادەی کە داشکانی بۆ کراوە و مادەکانی تریش ئێمە بۆی هاوڵاتی سوودمەند بێ لەو داشکانە لە کاشێرەکانە درێ اینجا دوای ئەوە ئەبێ ئەو نرخی کە لەسەری هەڵواسرابێ. کاک سۆران بەتر لەو هینانەهانی هاوکارم مەبەستی ئەو گوند و شارانەی ئەو پرۆژە نیشتەجێبوونانە لە شاری سلێمانی هەیە لە ناو پرۆژە نیشتەجێبوونەکان مارکێت هەیە سعری ناو مارکێتەکە تۆزێک زیاترە لە هیچ ڕگان نین ئێمە با بزانین چەندەها مارکێدەیە لەو شوێنانەیە داتامان لایە داخستنمان بۆ کردوون بۆ غەرامەشمان بۆ کردوون لەبەرەوە نرخی ئەوێ چکان پێم وتی ئاماژم پێ هاوڵاتی ئێستا لەسەر 250 لە کۆڵینەوە کات ئەوە نییە بڵێ برنجێ لە دەرەوە بە 10,000 بێ لێ بە 11 بێ یا مادەی خۆراکی لێ بە 5 بێ و لێ بە 6,000 بێ لەبەرەوە هاوڵاتی ئێستا بە فەرق و جیاوازەکەی لە چەندە لە چەندێکا بێ هیچ فەرقی نییە ئەبێ ئەو نرخی کە لە بازارە هەیە بۆ نمونێمە برنجێکەڵین بە 10,000 لە هەموو شوێنەکان لە بە 10,000 ئەگەر شوێنە بیا بە 11,000 یەکسەر شوێنەکەی داخین بەڵام بەڕاستی لە ناو سیتیەکانە بەواضح ئێمە وەکو ئاماژەم پێ داتامان هەیە و ئەتوانن
پامێرەکانتان بنێرم بۆ بەڕای چاودێری بازرگانی کە چەنەها شوێن هەیە لە ستیەکانە لی گۆیژە هیپاکستی هینی دەواازە ئەمانە هەمووی لیژنەکانە لە سەردانیانەکە هەر بەرزبێنەکانە ڕووبە چکەمە نرخمان لایە ئەوە یەکسەر ئێمە هەم یان سزای مادی ئەین یا داخستی بۆ زۆر باشە کاک سۆران بەدەر لە بابەتی نرخ لەبەرەوە چاودێری بازرگانیەکان لای هاوڵاتی بابەتێکی تر زۆر گرنگە زۆر جاریش نازانم منافەسەی کۆمپانیەکان خۆیانە هەنێ دەنگۆ بڵاوکەن و باز لە کوالێتی خراپی کۆمەڵێک بەرهەم دەکرێت کە دەهێنرێتە ناوە بە تایبەت وەکو برنج دەڵێن ئەمە هەر برنج نییە و گیراوەیەک و بە برنج کراوەیان ڕزەیتەکان ئەڵێ ئەمە زەیتێکی کوالێتی بەرز نییە وەکو چاودێری بازرگانی چ زانیارێکی ڕاستی تەواوەتیتان لایە بۆی هاوڵاتیانی ڕەنگە ئێمە لە سەرجەم مەرزەکانە هەبووی خۆپاراسی تەندروستی لێ گواردی کۆنتترۆلی لێ لەگەڵ کەرەنتینەی کوشت و کاڵی هەج مادەی خۆراکی کێتە ناو هەرێمی کوردستانەوە لە هەج بابەتەگا بێ هەتا سەوزە و میوەکان کە لە وڵاتی ئێران و کە لە وڵاتی تورکیاوێت ئەمە بە پشکنین و بەپی مواسفاتی عێراقی لە ناو هەرێمی کوردستانەوە ئەو مواسفاتی عێراقیە کە لە مەرزەکانە پیانە هەج مادەی خۆراکی بەپی ئەو تایبەتمەندیانە نەبێ ناڵم بێتە ناو دەستکراوان توانای بەڵێ ئێوە خۆتانە بینن ڕۆژانەڵێ چەندەها بار ڕەڤستکراو گەڕاوەتە وڵاتی بەرهەمێن یعنی ئەمە لەبەر بەپی ئەو مواسفات نەچوو ئێمە وە دوای ئەوە ئەوان دەسەڵاتیشیان هەیە هەو مادەی کە هەیە نێڵم گەڕێتەوە ئێستا هەم بڕیارێکیشمان بۆ دەرچوو ئێمە ئەو مادانی کە لە ناو مارکێتەکانە کە لە ناو شوێنەکانە هەیە چکە دەنگۆیەک هەبوو کە ئەو مارکێتی ئەو مادانی ئێایەوە بە ڕاستەوێت ئەگەر نەفرۆشا بوو بۆمەریەگەڕێنەرەوە ئێستا ئەوەشمان نوێشتووە ئێستا ئەوەش هەچین هە شوێنە بۆ کاڵێ دامانا بۆ کۆمپانیا ئەجێ دەزەگیرێ بەسەر لای خۆمان تەلەڤەکرێ لەبەرەوە دەنگۆی ئەوە هەبوو کە جاری وا هەبوو ئاانوت ئەمانە تێکرێتەوە یان کیسەکەی بووە بەڵ ئەمان ئێستا ئەوشمان نێشتەوە لەبەرەوە من سنوورەکانیش بە هەمان شێوە هەج مادەی خۆراکی ئەگەر دەرچوو لە پشکینە ئەوە واڵایەکەم بێت هەرێمەوە ئەگەر دریژ نەچوو ڕگای لێگیرێ و بە جۆرێکی تریش ئێمە ئەو مادانی کێتە ناو هەرێمی کوردستان گەنجینەمانەیە ئێمە لیژنێکمانەیە سەردانی ئەو گەنجینانەکە ئەو گەنجینانە هەج مادەی خۆراکی گومان هەبێ لی یان هاوڵاتی بڵێ ئەم مادەیەم کڕیوە تێک چوو جاری وایە کەڕووەکە جاری وایە بۆنەکە ئەمانە ئێمە چین دەزەگرین بەسەر ئەو مادانەیە دوو هەمجار پێش پشکینێکی بۆ کرێتەوە ئەگەر زانیمان دەرچوو لە پشکینە ئەوە ئێڵین بفرۆژێ لە بازارە ئەگەر دەریژ نەچوو ئەوە ئێمە لژنەیەکی تایبەتمانەیە لژنەی تەلەف کاڵەتی بە تەلەفکردنی سەرجەم ئەو مادانە لە تانجر کاکسۆران تا چەند ئێوە لە خزمەتی هاوڵاتیانە بڕیارەدەن لە کاتێکا کە دەزانی لە ئێستایا قەیرانێکی دارایی ینی نەبوونی موچەیە موچە دووە ئەکەوێت یاخودەوێ موچە نییە ئێوە تا چەند دەتوانن ئەم نرخانە لە خزمەتی هاوڵاتیانە دیاری بکەن لەم کاتانەیە کە هاوڵاتی لەوانەیە نەتوانێت بە نرخێکی زۆر گران شت بکڕێت لەم بێپارەیە لەم قەیرانی داراییە ئێمە خۆمان هەم لە خزمەتی هاوڵاتیین ئەو ئیشێکیشیکەی خۆتان بەڵام بەردەوام هاوڵاتیان گلیان ئەڵێن لەگەڵ نەبوونی پارە و نەمانی موچەشتەکانیش گرانە بێت ئێمە ئاماژەیان پیاوە ئێمە گرانی لە کەس قوبڵ ناکەین ئەوە سیاسەتی وەزارەتی بازرگانی و پیشەسازیە و دوای ئەوە ئێمە لیژنەکانیشمان لیژنەی هاوبەشمانەیە لەگەڵ لیژنەکانی قایم قامێتە لەگەڵ ئاسایشی ئابوووریە ئەمە ڕۆژانە لە 8 بانەوە تا 12 شەو ئەم لیژنانە لە کار و چالاکیان بە بەردەوامی هەتا ئێمە عوتڵەمان نییە جەژنمان نییە ینی من لێرە دەستخۆشی لەو کارمەند و لەو فەرمانبەراناکەم کە لەگەڵ ئێمە کارەکە خۆتان نەزان ئێمە پامێنەکانی خۆشتانمان لەگەڵا بۆ لە جەژنەکانە لە دەشتەوە ینی کە خەڵک لە ئیسراحەتە لیژنەکانمان لە دەرەوە بووە خۆ دەزانی لەبەرەوەی بۆ نمونە لەم بوونە و ئاهەنگانە گەشتیارێکی زۆر ڕوەکاتە شارەکان و دوای ئەوە خواردنێکی زۆر لە ناو شارەکانە سەرفە بێ ئەمە هەمی پێداویستی بە چاودێری و پشکنینە لەبەرەوە ئێمە دڵنیایماناوەتە هاوڵاتیان لە بەیانیا لە شەوا بوو لە ئەسرا بوو هەچ کاتێ هەزمە هەشتێکی بینی دیاردێکی نامۆ ئەوان تەلەفۆنمان بۆکەم بە دەستخۆشی و مەلیژنەکانە نێن بۆ ئەو شوێنانە کاکسۆران پێشتری شوانە و پرسیارەیە ڕاستە کردی کە وتی تا چەند نرخ بەجێگیری دەمێنێتەوە چکە بەڕاستی لە ئێستادا بەردەوام هاوڵاتیان لە گومان و قەلەقی و ڕاڕاییە ئەژین ینی هیوایە لە باشتی زۆر بکڕم بە بۆنەی ئەم شەڕەشەڵوانەیە شت گران ببێت دۆلار بەرزە بێتەوە ینی ئێوە تا چەند دڵنیایی دەدەن بە هاوڵاتیان کە ئەم نرخانە بەجێگیری دەبێنێتەوە ئەوەندەی ناچێتە سەر توانای کڕینی هاوڵاتیان ئێمە تا 6 مانگی تریش بە دڵنیایی تا 6 مانگی تر لەبەرەوەکو ئەو ئامارەمان کردو لە گەنجینەکانە و بەردەوامیش موادی خۆراکیە تا 6 مانگی تریش هیچ کێشەیەکمان نییە لە نرخەکان و لە موادی خۆراکیە ئێمە شەرەوەت پێشینیەکەی خۆتان نەزان لەبەرەوەی بارودۆخەکان خوا نەخواستەگە بە شتێکی تر بێ نەک کوردستان هەموو گیان تووشی گەورەترین کێشە ئەبێ خۆتان نەزان لەبەرەوەی ئەم دوزێر هێزەی کە لە وڵاتانی لە جیهانا هێن ئەمریکا و رووسیا چەندەها ئەسلحەی
نەوەوی و ئەم شتانیان ئەگەر خوا بۆنەکە ئیشەڵڵا قشتی واژ ڕوونایە بۆی ئەم بەشەرت بەرەوەدەناو چون نەچێ شتی وانە بێت ئێمە وەکو ئاماژەم پێ تا 6 مانگی تۆمەکە نەتەقێکێشەمان نییە ئیشەڵڵا شتێکیش نابێت کاک سۆران ئێوە لە ناو خەڵکان ڕاستەوخۆ لژنەتان هەیە بەردەوام هەست بە معاناتەکەن و وەروەها تەجروبەیەکی باشتان وەرگرتووە لەسەر نرخ و کوالێتی و جۆر و ئەو کۆمپانیانێشی هێنن ڕێنمایەکان و راپۆرتەکانیەوە لەسەرەوە تا چەندێک گوێتان بۆ دەگیرێ تا چەندێک پشت بە زانیاریەکانیەوە وەردەگرن لەوەرەوەی لە کۆتایە ئەو ئێوە شتەکان دەزانن سیاسەتی حکوومەت سیاسەتی وەزارەتی بازرگانی لە هێنانی کۆمەڵێک مەواد لە دانانی نرخ و لە ئاراستەکردنی بازرگانەکان بە دڵنیاوە ئەڵێن هەر سەرجەم ئەو راپۆرت و ئەو ڕێنمانی کە ئێمە ئەین بە وەزارەت ئەدرێ بە شوێنەکان یەکسەر جەبەجێکرێ چکە خۆ دەزانی ئەوانە هەمووی لە بەرژەوەندی هاوڵاتیە ئێمە کە بۆ نمونە ئێستا هەر دوێنێ ڕێکخراوێک نووسراوی کردبوو لەسەر خوێی پیشەسازی خوێی سەناعی ئێمە یەکسەر نووسرامان کرد بۆ گومرگی سلەیمانی ئەوانی یەکسەر وەڵامیانەوە نووسراویان کردو بۆ بەڕێوەبەرایەتەکانی خۆیان کە ئەو خوێ مەمنوع کرێ یعنی ئەمە هەمانگێکی باشەیە بۆ تەندروستی هاوڵاتی بۆ بەرژەوەندی گشتی کە ئێمە نووسراوەکانەکەین بۆ سەرجەم شوێنەکان یعنی بۆ نمونە بۆ وەزارەتی بازرگانی عێراق چەندها بازرگان هاتۆ بۆ لامان کە نووسراویان بۆ بکەین لەبەرەوەی ئەمانە لێرانیان لە شاری سلێمانی هەن و دوای ئەو ڕێنمانی کە هەشە ئێمە کە ئەوەی لە بەرژەوەندی هاوڵاتی بێ و لە تەندروستی هاوڵاتی بێ ئێمە جێبەجێیەکەین لەسەر بوارەکان کەسۆران زۆر جار باس لەوە دەکرێت کە هەندێک خۆراکی ماوە بەسەرچوو بەروارەکەیان دەگۆڕن دەستکاری بەروارەکەیان دەکەن بەمەش هاوڵاتی نازانێت بەروارەکە دەخوێنێتەوە دەڵێ ئەمە تازە دروستکراوە یا خودت بەرهەمێکی تازەیەکەوات ئێوە بە چ کوالیتێک بە چ میکانیزمێک ئەتوان ئەم جۆرە هەڵانە ینی کەشف بکەن تەشخیصی بکەن بڵێ ئێمە داوامان لە هاوڵاتیانیش کردووە هەر شتێک مادێک بەرواری لەسەر نەبوو نەیکڕێ ئەبێ بەروارەکە بەڵام زۆر جار دەستکاری بەروارەکە ئەکرێت پرسیارەکەی من لێرەیە ئەوەیە بڵێ ئێمە چەند بازرگانێک هەبوو وەختی خۆشی و ئێستاش کە خەڵک گیراوە لەسەر ئەو مەسەلەی کە بە ڕێزە باسیەکەی کە دەستکاری بەرواریان کردووە یا چون گوێنەکەیان گۆڕیوە ئەمانە هەمووی دەستی گیراوە بەسەرە لەبەرەوە ئێستا ئێمە کاچی لە مارکێتەکانەوە بەرواری لەزگە مەمنوعە ئێستا بۆ نمونە تۆچی دەماگە دۆکسێلەکەی شیرێکە یان مادەی خۆراکی لەزگەی پێوەیە ئەمە ئێمە لە هەر شوێنەکە بگرین دەزەگیرێ بەسەر لەبەروی ئەو لەزگەی ئەگۆڕێت وەکو بەرواری لێزەرەکە نییە بۆ نمونە ئێستا ئێمە کە لە سنوورەکانەوە مادەی خۆراکیەت بە پێ و مواصفاتی عێراقی کە هەیە ئەبێ بەروارەکەی بە هیچ شێوە لێ نەبێتەوە ئەبێ دوو بەروار نەبێ ئەبێ بەرواری ئێرانی نەبێ ئەبێ بەروارەکە دەستگەن بڵێ پرۆدەکشن ئەکسپارگی لەسەر بەهۆی هاوڵاتی بخێن چکات تۆ ئەو مادەیەکێنی بۆ کوێنی بۆ شاری سلێمانی بۆ عێراقیێنی بۆی هاوڵاتی بزانێت چۆ ئێستا بۆ نمونە گەر تۆ مادەیەک بەری بۆ دەرەوەی هەرێم لە شاری سلێمانی ئەوم بەپێی موافقەتی وڵاتە لێ وەرەگرن لەبەرەوە سەرجەم ئەو موادانی کێتە ناو هەرێمی کوردستانەوە بەپێی ئەو تایبەتمەندی عێراقیانە لە سنوورەکان لیان وەرەگرن. کاک سۆران بابەتێکی ترێ زۆر گرنگە بۆ نمونەوە لە ناو بازاڕن هەستەکان زەیت تۆزێک گرانتر بووە یاخود پێکێک برنج لە پێداویستێکی سەرەکی هاوڵاتیانە تۆزێ زیاتر گرانتر بووە. بێگومان لە سنووری دەسەڵاتتانە ئێوە بەس چاودێریەکەن بەڵام تانیتانە مەسەلەن وا لەلایەنە پەیوەنددارەکان بکەن گومرگی سەر ئەو کاڵایانە تۆزێک بیان نەخواردنەوە کاراسانی بۆ بازرگانەکان بکەن بۆی ئەگەر لە مەزدەریشەوە گران بوو بێت لە نەقلەکەی تۆزێک کەمتری لەسەرکەی بۆی لە بازار ئێمە نمونەی ئاردمانەیە ئارد خۆتان نەزان لەمەوە پێشووە چەنەها ئەو نانەوە سەمۆخانەکان گرفتیانە بڕاست کێشی گونگ یان پیکەن بە 6 جوان بازار نەچواندا بازاردا ئەو ئێمە بە هاوانگی لەگەڵ هەمویانە دانیشتمان کردو نەمانشت کە ئەو 6کەن بازار چۆنکەن بازار ئێستا لە هەموو شاری سلێمانی هەشدان بازار دینارە بەس کێشەکەی کەم بۆتەوە بەس مهمەوەی 8%ەکەی چکە خۆ دەزانی ئێمە 8 بازار دینار بێ زۆر زۆر باشترەوەی 6 بێت بۆ نمونە گەر تۆ بای 500 نار بکڕی سێ نانەدایەتی ئەگەر بای 250 بکڕی نانێکە دایەتی بەس ئەمە بۆ نمونە کە باسیەکەین ئێمە داوامان کردووە کە گومرگی سەر ئارد هەڵبگیرێ چکە خۆتان نەزانن ئارد نان وەکو هیچ شتێکی تر نییە هاوڵاتی کە لە ماڵ هاتە دەرەوە بەیانیان یا سەموو نەکڕێ یا نانەکڕێ ئێمە لە دەرەوە ئاردمان بۆیە بەڵێ لە دەرەوە ئەوەی ئەو هەموو گەنمە باشی شارە زۆرمان چی لێت ئێمە بەداخەوە کاڵێم ئەو براجوتیارانەمان کە لە وڵاتیان احتیمامێکی باش نایەن بەو زەویانی کە هەمانە و ئێمە لەبەرەوەی ئێستا ئێتر مانگی 5 جوانە دەزەگەینەوە بە وەرگرتنی گەنم سەیری جاری وهەیە لە 50 ترێ لە 6 ڕەفزە 8 ڕەفزە لەبەرەوەی هەم زیوانی تایە هەم تەفاحوم سۆران جوتیارەکان مانگلەی ئەوە کەناڵێن حکوومەت زۆر ئیتیمان بە ئێمە نایە تا بتوانین
زیاتر پەرە بە ئەوکەوێتە سەر وەزارەتی کوشتتوکاڵی و پەیوەندی بە ئێمەونی چکە وەزارەتی کوشتتوکاڵ تونگەتاگی ڕاستەخۆی لەگەڵ براجوتیارەکان هەیە من کە ئاماژە بۆ ئێمە وەکو کاکەموتی ئەم هەموو زیێ جوانەمان هەیە ئەم هەموو بەرەکەتە هەیە لە وڵاتایە خۆی کوشتتوکاڵ بە خاک و دەستی کارەکرێ بە ئاوی باشەکە ئێمە ئەم هەموو شتە جوانەمان هەیە بەس لەسەر لەگەڵ ئەوەشە ما ساڵانە ئێمە بڕێکی باش گەنم وەرەگیرێ لە جوتیارەکان بەڵێ ئێمە لە بەرەوەی ئێسای ساڵ سایلۆی چەند ساڵی کراوەتەوە سەی سایقیشمان هەیە ئەوە ڕانێش کرایەوە ئەو سلەیمانی ژەیە کەلاریشمان هەیە یعنی ئێستا پێنج سایلۆ گەنم وەرەگ لە جوتیاران یعنی ئەگەر بەرهەمەکە باش بێت و بەو شێوەیە بێ بەپی ئەو خەتەی کە لە بەغاوە دانرێ چکە لە بەرەوەی پارەگە لەلایەن حکوومەتی عێراق دەرێ بڕی ئەو گەرمەی کە وەرەگیرێ لە بەغاوە دیاریەکرێ ئەمساڵ بۆی ئەو قەیرانانەوە دڵخۆشین کە سەرجەم ئەو گەرمی کە لای جوتیارەکانە وەربگیرێت بۆی بتوانین هەم ئەو گەرمی کە هەیە خەزم کرێ و دوای بیریشمان نەچ ئێستا دوو کۆمپانیای خۆمان هەیە کۆمپانیای قەیوان و کۆمپانیای خۆشناو لە سلێمانی لە هەولێر ئەوانیش ئێستا دوو ئاشی جواندانراوە کە ئەو ئالە سفرەی کە هەیە ئێستا بە شێوەیەکی ڕاستەخۆ کە بەرهەمە هێنرێ تاسریگی ڕاستەخۆی کردوتە سەر بازارەکان یاریە با بڵێن نرخی ئاردی زۆر زۆر باشە ئەو کاتی کە نرخی ئار بە 500 دار بوو ئێستا ئەوان بە 36,000 زۆر باشە کاک سۆران بۆی لەو دەرفەتەی ماوانە هەمومان لە ماڵەوە بینەرادانە نشین و گلەی بکەن نرخەکان بەرزبوونەتەوە کاک سۆران لێرەیە بەڕێوەبەری چاودێری بازرگانی سلێمانی بەس تەلەفۆنیان بۆ بکەن بەڵێ ئەو ژمارانە بڵاوەکەینەوە ژمارە سە ئەمە ڕۆژانە چەندها تەلەفۆنمان بۆیە لەلای ئەوانەوە GCC ژمارە 1970 1955 ژمارە 1970 143 22 24 ژمارە 1970 144 56 42 ئەم چوار ژمارە لە خزمەتی هاوڵاتیان هەیە لە هەر شوێنەکە هەر دیاردێکیان بینی بەرزبوونەوەی نرخ موادی ئەکسپایر هەر شتێکی تر بوو پەیوەندیمان پێوە بکەین ئێمە وەکو ڕۆژانی پێشووتر ئەچین بەدەنگیانەوە لەژنەی تایبەت بۆ شتانە بابەتێکتر هەیە وڵات بۆی لە بیرمان نەچێت زۆر جار مارکێتەکانە بینی لە بەردەم مارکێتەکە لە با بڵێن خۆر لێیە کۆمەڵێک مەوادی خۆراکیش و هەتا ئاو و کۆمەڵێکش دانرێ ئەمانەش هەر ئەکرێمە هەمووی شکاتکەین و بەڵێ ئێمە ساڵی پارێش بینیتان چەندەها مارکێت ئەگەر کێسێکی لە دەرەوەدا نەبوو دامەخست لەبەر ئەوە ڕێنماییە تازە یەک شت موادی خۆراکی نابێت لەبەر هەتاوا بێت ئیتر بە شەربەتەوە ئەڵی بەشیر بە ئاو ئەمە لە هەر چوار وەرزەکە چکە زۆر جار لە زستانە ناڵێن جەو ساردە خۆی زستانان ئەزین چۆنە تۆ ئاەکی تایە لەبەرەوەی دەرەجەی حرارەکە ئێمە کێشەی دەرەجەی حرارەمانەیە لە هاوینە بەڵێ تۆ ئەو مادەیە کە چ دەرەجەی حرارە لێ ئەیە تا ئێوارێ چی لێ بەپێی ئەو داتانی کە لامان لەلایەن وەزارەتی تەندروستیەوە هیچ بەهایەکی تیان نامێنێ و بگرە لەوانەیە خوا نەخوازە بێ مای نەخۆشی بۆ کەسانە لەبەرەوە ئەو بڕیارە دانانی ئاو شەربەت ساردی لەبەر مارکێتەکانە بە هەموو شێ قەدەغەیە هەر شوێنێ ئێمە بیبینین دەزەگیرە بەسەر مادەکەشیە و داژە کاک سۆران نەقڵەکەشی لە مەرزەوە بۆ کۆگاکان چاوتان لە سەری بەڵێ ئەوە هەمووی ساری تایبەتی خۆی هەیە خۆشتانە بینن لەبەرەوە یان کۆنتێنەرەکان هەمووی داپۆشراوە و دوای ئەوە مەجموعەشتی تر هەیە بە بەڕادێت لەبەرەوەی تەحملی ئەو گەرمایان ناکات بۆ منە مریشکی بەستومانەیە ماسیمانەیە مادەکانی ترمانەیە هەندێک میوەمانەیە کە بە تایبەتی لە کاتی لە هاوینە ئەبێ بە بەڕادانە بێ لەبەر ئەوانە هەمووی مەرج و ڕێنمای خۆی هەیە بە هیچ شێ قوبوڵی ناکەین لێر کەس ئەو شەربەت شتەکان لەبەر دەرگادانێ پێوان بێ سنووری ئیدارە دەسەڵاتی ئەوە زیاتر با بڵێن چاودێری خۆراک و کەرەستەکانەکەن ئەوەی با بڵێن بابەت چاودێری خۆراکە یان سەرجەم شتەکانە بۆ نمونە کۆمەڵێک دەرمانمان هەیە نازانمەوە لە شواشوی کاریەوە بێت بەڵانی باڕاستی بینیمە لە بازار لەسەر مێز یان کۆمەڵێک دەرمانی ئاژەڵان با بڵێن ڤێتەنەریەکان هەر لەسەر مێزێک دایانێ لەبەرەو خۆرەتاوە ئەمانش ئەوە لیژنەی تایبەتمان هەیە لیژنێکمان هەیە لە لیژناوەژەکان لیژنەی تەندروستی و دەرماخانەکانە ئەوە ڕۆژانە سەردانی سەرجەم ئەو نۆرینگانە و ئەو دەرماخانانە ئەکات بۆ خۆشتان لێ بینن ینی کە ئێمە چەندێگە دەستان دیارە شوێن هەیە کە بۆی ئەو لیژنە بەڕێزانەوە یا داخستنی بۆ کرد یا غەراماکرێ مەسەلەی بەیتەڕەکەش ئەوە بەڕێوەبەری ڤێتەنەری شاری سلێمانیمانەیە ئەوانش ڕەوشۆنی تایبەت دەگەن لە بەرامبەر ئەو کات شوێنانەی کاڵەسم بەدانانی ئەو حەبوو دەرمانانی لەسەر کەواتە کاک سۆران لە لیژنەکەتاندا لە سەرجەم بوارەکانە بێ ئەنجامتان هەبێت هەچی
بۆ نمونە سەر لە ڤێتەرنەریە ڤێتەرنەری بەڵێ ئێمە لیژنەیەکی هاوبەشمان هەیە نوێنەری ئەمەیتایە تەندروستی تایە ڤێتەرنەری تایە ئاسایشی ئابووری تایە لیژنەمانەیە لیژنەی ژینگەیە کەسری لیژنە سەرۆکایەتێکە لیژنە دوای ئەوە شارەوانی تیا هەیە قایمەتی تیا هەیە ئاسایشی تیا هەیە یعنی ئێمە ئێستا 45 لیژنەمان هەیە 45 لیژنە لەسەر جەمبوارەکانە ئێستا ئێمە لیژنێکمان هەیە لە سەلامەتی بیناکانە سێرەگە بڕۆ ئێستا لەخوا بەزیابێ ساڵانی پێشوو چەندها ئاگر لە باڵەخانەکان و لە شوێنەکانە کەوتەوە ئێستا ئەو لیژنەیە سەرجەم ئەو مەرجە تەندروستیانەی کە لەو شوێنانە هەبێ سێفتیەکان ئەبێ جێبەجێیکە لەبەر ئەوە چەندها شوێن هەیە ئێستا مۆڵەتی نادرێت ئەگەر ئەو مەرجە سێفتیانە جێبەجێ نەکە لەبەر خاوڵەتی ئاوەتە لەبەر ئەوە لە سەرجەم بوارەکانی ترە لە بواری خوێندکارانە لە بواری ئارایشگایە لە بواری سەر هەموو هەچی لیژنەیە کە ئێمە بیرمان کردبێتەوە کە بەرژەوەندی هاوڵاتی تیا هەیە لەگەڵ بەڕستقای پایمەری شارستمان داگراوە چەند کاتمان نەماوە بەس باسی ئەوەت کرد بەڕاستی سەرنجم چۆ سەر و پرسیارە لە مێش بابین و باس لە خوێندکارانە کە زۆرجار لە بەشە ناوخۆیەکانیان لە ناو کەمپی زانکۆکانە بەداریکای لە شاری سلێمانی چەند زانکۆیەکی ئەهلی و حکومیشمانەیە لەژنەکانیشتان دەداخلی ناو زانکۆکانەکەن چاودێری وردی هەچی شوێنە ئەویش خواردنەکان خواردنا بەها ئەو خوێندکارانە شوازان لێ بێن نرخ تۆزێک کەمتر بێ بەراورد ئێستا ئێمە ڕۆژانە لیژنەکانمان چێتە قوتابخانەکانەوە ئێستا ئەبێ ئەو نرخەی کە دانراوە لەو حانوتی قوتابخانە عینەن ئەو نرخە بێر کە لە دەرەوەی لەسەر جەم شوێنەکانە بێ نرخەکانتان وەکو یەک وا بەیانی ئەوە نییە بڵێ من ئەم حانودەم گرتووە بە 20 میلیۆن و 30 میلیۆن ئەبێ هەموو وەکو یەک ئێمە ئەو لیژنێمە ناڵم لیژنێکمان لە هەندێک شوێنە لەوانەیە شوێنێک بێهەژار نشین بێ ڕەچاوی دوباری دارایی ئەو شوێنەکان خۆتۆ ئەزین چۆنە ئەو نرخە بۆ نمونە 250 لە 250 کەمترمان نییە بۆ ئێمە ئەگەر زیابێت بۆ نمونە مادەی خۆراکی ئەگەر لە بازارەکان لە مارکێتەکان بە 250 ئەو بیا پێنسە ئەو گرانفرۆشی بۆکەین و یەکسەر هەڵسین بە دەغرامەکردین بەس کاک سۆران بازان جارێکی تیش هەرم بابەتەمان شۆڤە کرد کۆمەڵێک مۆڵی گەورەمان هەیە یاخود ناوچە گەشتیارەکان باس سنووری کاری خۆتان وەرگێر پارێزگای سلێمانی تۆ جار تۆزێک شت زەوێ زیاد لە حەد گرانە خۆی لە کاتی موسمی گەشتیاریە لە حاڵەتی یاساییش بوون لە مۆڵی قاوەیەک بە 5000 ئەوە ئەستێرەیە ئێمە ڕێنمایەکمانەیە 4 ئەستێرە و 5 ئەستێرە شمولی نرخ ناکات یعنی ئەو خۆی ئەوەی تر دەسەڵاتی ئێمانە ئەوە ینی وەکو یاسایەکی ڕسمی هەیە لە سەر جەم جیهانە جێبەجێکرێت تۆ بچ وڵاتێکەوە کە هەڵێم دەوڵەمەندیش نەبێت ناچێت بۆ سێستێرە کێشەی نرخی نیە ئێمە سێستێرەکان و میلیەکان و ئەوانەی کە هینی گەشت شتەکانی تریان هەیە ئەوانە هەمووی لەژێر کۆنتڕۆلی خۆنەوە جاری واش هەیە کە بزانین ئەگەر نرخەکان لێوانە شەهر زۆر زۆرە تەداخلی گرتیاک دەستان خۆش بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز کاک سۆران عەبدولغەفور بەڕێوەبەری چاودێری و بازرگانی سلێمانی لەم تەوەرەیە لەگەڵ ماموو سپاس بۆ ڕوونکردنەوە زانیارەکان کاک سۆرانیان دەستکان زۆر بەخێر بێ دووبارە سپاس بۆ ئامادەبوونیت بەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویست دەچینە لای ناوبڕێکی کورت و دواتر دەگەڕێنەوە لاتان و لەگەڵتان بەردەوام دەبین. دووبارە سڵاوتان لەوێ ئایزان دیارە هاوکارانمان لە دیداری شەماڵ موفتی ڕەحمەتی خوا لێی خۆش بێ بانخوازێکی دیار ژینگە دۆستێکی دیاری کوردستان دیدارێکی بۆ سازکراوە هاوکارانیشمان چوونە تاوێ ڤیدیۆکیان کردووە لە دیداری شەماڵ موفتی ڕەحمەتی پێکەوە لەگەڵێەوە بینەری دەبین. خاوەندێ هاتووی و ڕۆژ بەرز و دڵسۆز بە خاک و شمان پێ بگەێنێت کە لە ئێستادا لە بوارە جیاوازەکانی ژیاندا سەرتا سوپاسخانەکەم بەڕێز حاجی شەماڵ موفتی ئەتوانم بڵێمێکێکە لە کەسە دیار و بەناوبانگەکانی هەرێمی کوردستان کە دوو چەمکی زۆر گرنگی پێکەوە گرێدا بوو چەمکی داوە و بانگەواز لەگەڵ چەمکی ژینگە کە ئەتوانین بڵین لە سەرەتای لە ساڵی هەشتاکان و سەرەتای ساڵی نەوەتەکانە
کەم کەس هەبوو بزانێ وایە خۆت ترسی ژینگەکە و تێبکە بۆیە ئەو یەکەم کەس بوو کە ترسی ژینگەی لە هەرێمی کوردستان بە خەڵک ناسان وەتوانی کۆمەڵە سیمینار و کۆمەڵە بابەتێک لەسەر ژینگە بە خەڵکی هەرێمی کوردستان بناسێنێت و خەڵکی هەرێمی کوردستان هۆشیار بکاتەوە لەسەر بابەتی ژینگە بەدەر لەلایەنە بانکخوازەکەی بۆیە ئەتوانم بڵێم مامۆستا شەماڵ کەسایەتێکی بانکخواز و ژینگە دۆست بوو خەڵکی هۆشیارە کردەوە لە هەردوو بوارەکەیە بۆیە ئەکرێ بڵین سەرجەم ڕێکخراوەکان و حکوومەتی هەرێمی کوردستان شانازی بکەن بە کەسانێکی وەکو مامۆستا شەماڵ مفتی کە خزمەتیان بە خاک و خەڵکی کوردستان بەبێ ئەوەی جیاوازی لەسەر کەس بکەن و یاخود لەگەڵ هیچ گروپ و تاقم و لایەنە بکەن ئەو بانگەوازی خۆی ئەکرد بەهێمنی خەڵکی تێ ئەگەیان بە شێوەیەکی نەرمونیان بۆیە ئەکرێت ئەمڕۆ لە هەر حیزبێک و یاخود هەر ڕێکخراوێک پێی ئەکرێ خزمەت بە ڕێبازی ئەو کەساتیانە بکە کە خۆیان بەجەستە نەماون لەناو هەرێمی کوردستانەوە یاخود لەناو خەڵکە ئەتوانن ئێمە بەش بە حاڵی خۆمان وەکو ڕێکخراوی شەماڵی کوردستان دوای ئەوەی کە حاجی شەماڵ وەفاتی کرد بیرمانەوە کردەوە چۆن خزمەت بە ڕێبازەکەی کرد بۆیە بوارە ژینگەی یەکەیمان هەڵبژار سپاس بۆ خوا ماوەی 5 ساڵە ئێمە لە بواری ژینگەیە ئەتوانم بڵێن یەکێکین لە ڕێکخراوە چالاکەکانی شاری سلێمانی کە لە بواری ژینگە ئیشمان کردووە. مامۆستا شەماڵ مفتی بەس دەگەر لەلایەنی ژینگەیە و باسی بکەین پسپۆڕێک بوو خۆی لە ژینگە گرنگی زۆر پێیان بە پێی ئەو زانیاری و ئەو خوێندنەوانەی خۆی کە لەسەر ئاستی جیهانە وەری گرتێ بۆ ئەی خوێنەوە لەسەری ئەیزانیکەوە ژینگە چەند بەرەو خراپبوون ئەڕا بەتایبەت لە وڵاتانی پیشەسازیە لەبەر ئەوە لەو کاتەشاکە هەرێمی کوردستان دوای ڕاپەڕین کەوتە ئەو ئابڵۆقانێکەوە لەسەر هەرێمەکەمان بوو بووە مای ئەوەیەکەوە خەڵکی پەنابەرن بۆ خۆ گەرمکردنەوەی زستان پەنابەرن بۆ دارستانەکان و بۆ دەوەنەکان لە شاخ و کێوەکان و لادەکانەوە بیبڕنەوە کە ئەمە زۆر ئەزیێتی دڵی مامۆستا شەماڵیە لەبەر ئەوە بوو هەڵسا بەوەیکەوە هەڵمەتێک بکات لە پێناو ئەمە شار کوردستانی سەوزی دامەزان کە نەک ئەوەی دەست نەبرێ بۆ ژینگەی کوردستان بەڵکو ئەوێ ژینگە برەی پێ بدرێت چونکە داهاتووی هەموو گەل و میلەتێک لەسەر ژینگەکەی بەنگە بە شۆنانێکەوە ژینگەی پیس ببێ بەداخەوەکو ئێستا لەبەر ئێمارکردن لە کوردستانە ئەو ئامارانێکەوە هەند زۆر خەتەرناکەن بۆ توژبوونی ڕۆژانەی خەڵک بە نەخۆشی شێرپەنجە کە خاڵی سەرێکی ئەگەڕێتەوە بۆ پیسبوونی ژینگە ئێستا بەس لە شاری سلێمانی ڕۆژانە دەکەس ڕوبەڕووی توژبوون ئەبێ یاخۆت دەرئەکەوێتەوە ئەمانە توژبوون بە نەخۆشی شێرپەنجە کە ئەمەی دەرئەکەوێت دیارە کەمترێکە لەوەیکەوە توژبوون هەر لەبەرەوە بوو مامۆستا شەماڵ هەر لە زووەوە هەستی بەمە کرد ئەو هەنگاوانەینا وە ئێستا زۆربەی ئەو ڕێکخراوانێکەوە هەر لەسەر ئەو بناغەیەوە ئینطلاقیان کردووە و دروست بوون کە مامۆستا شەماڵ بەردی بناغی دانا و کاری لەسەر کرد. لێبوردن و یارۆت پێچەوانەکەشی باشترین کەسێک سەرەتای دروستبوونی بەنامەی نەکرار چی تەلەڤیزیۆن بەڵایزان دیارە کە بەرەو فەسڵی بەهارە ڕۆین کەش و هەوا تۆزێک خۆشە بێ و ساردی و وەروە سەرمایی کە نامێنێ لە قوتابخانەکان مامۆستا دڵسۆزەکان لە قوتابخانەکانە دەسەکەن بە ئەنجامدانی کۆمەڵێک چالاکی ئەم چالاکیانەش بەگومان لە قوتابخانەکانە سوودێکی زۆر باشیانە بێ لەگەڵ فێربوونە بۆ پەروەردەی مناڵانیش چالاکی قوتابخانەکان چالاکی هونەریمان هەیە پێم وابێ هاوکارانمان پێما بێت پەیامنێرمان سامان فەتاح ئەو ڤیتی بۆ ئامادەکردوین فەرموون بە پێکەوە بینەری بین.
منەرۆک و خۆم لە مناڵیەوە خولیایەکی زۆری وێنەکێشانم هەبووە وێنەکانم چ بۆ قوتابخانە بێت چ بۆ خۆم بێ وێنەی زۆرم کێشاوە وەم پێشەنگایانە سوودێکی زۆری هەیە بە قوتابیان نەتوانن بەهرە و توانەکانی خۆیانی تێدا دەرخەن و بەشداری بکەن و پیشانی خەڵکی بن کە ئەوان نەتوان ئەم وێنانە بکێشن یا ئەم کارە دەستیانە یا هەر کارێکی تر پێ لە پێشەنگەکانە دەری بخەن من زیاتر ڕسمی سروش دەکێشم لە پاڵ سروشتەکەشە زۆربەی ڕسمەکانم هەر بە قەڵەم ڕەساسەکەم و هەنێ ڕسمیشمێ هەر بۆ یەک بێ یان بە بۆی ملەوەن بێ بە هەر شتێک بێ من زۆربەی ڕسمەکانم هەر بۆ سروشتە کە ئەو مناڵە کە برسی و داماوی و کە کەوتە ناو بیرێکی 32 مەتری کە من ئەو هەوست و سۆزەم بۆ دەربڕی کە من بەدەستی ئەو خۆم ئەو هەوت تۆزەم دەربڕی بۆ ئەو مناڵەکە بیکێشم ئێوەی لە قوتابخانەکەمانە کتێبخانەیەکمان هەیە کتێبخانێکی خنجیلانەیە بۆ متاڵعی خوێندکارەکانمان مامۆستاکان من هەر چالاکیێکیانەبێ هەر کتێبێکیان پێویست بێ ئێمە کتێبانەمان هەیە هەستان لەگەڵ مامۆستای هونەرە ئەم پێشانگایەمان ڕێخست هەم بۆ دەرخستنی توانای قوتابیەکانمان هەم بۆ دەرخستنی ئەو کتێبانەش کە هەمانە لە قوتابخانەکەمانە پیشانیانین کە ئەم سەرچاوانەمان هەیە لە قوتابخانەکەمانە بۆی خوێندکار ئاشنا بێ بە کتێبەکانمان و ئاشنا بێ بە چالاکی خوێندکارەکانیشمان خوێندکاری قوتابی هەتا یارمەتی بێت تا پەرەی پێبێ هێشتا کەمە زۆرمان هەیە چالاکیان هەیە زۆرمان هەیە بارەیەکی جوانیان هەیە زۆرمانەی لەو خوێندکە قوتابیانەمان ئێستا لێرە هەمانە زۆر وێنەی جوانیان کێشاوە ئانی ئەبێ پەرەیان پێبین ئەبێ تەشجیعیان بکەین ئەبێ لەگەڵ یانە بن بۆی بەردەوام بن لەسەر ئەو ئیشەیان بۆ کاتی خۆیان و بۆ مستەقبەلی خۆیان بتوانن ئەو چالاکیان پەرە پێبن. دووبارە سڵاتان لە بەیزان لە بەشی دووەمی بەرنامەکەمانە بابەتێکی زۆر گرنگ هەیە بۆت لەگەڵیەوە شرۆڤەی دەکەینەویش ئەمڕۆ لە شاری سلێمانی چالاکیەک هەیە دیارە هەڵەندە من ڕۆژی دووهەمیەتی کۆنفرانسێکی زانستیە دەربارەی بەڵێن تەندروستی مناڵان یاخود نەخۆشیەکانی مناڵان گفتوگۆ لەو بارەوە لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر بیلال عەبدوڵڵا پسپۆڕی نەخۆشیەکانی مناڵان و تازە لە دایکبووان دەکەین ڕاستەخۆ لە کۆنفرانسی نەخۆشیەکانی مناڵان لەگەڵمانە کاک دکتۆر سڵاوت لەبێ باین باش ماندوو نەبن ئەگەر لەوە دەست پێ بکەین ئەم کۆنفرانسە لەلایەن کێوە بەستراوە ئەنجام دراوە و هەروەها لەسەر کۆنفرانسەکە ئەگەر قسەیەکت هەبێ سەرەتا. بەیانیتان باش بەیانی بینەرانی پەیامیش باش سڵاوی خۆی گەورەتان لێبێ ئەم کۆنفرانسەی کە ئەم ساڵ ساز کراوە کۆنفرانسێکی ڕێکخراوە لە لایەن نەخۆشیەکانی کۆمەڵی نەخۆشیەکانی پزیشکانی مناڵانی لە کوردستانەوە و لەگەڵ زانکۆی پزیشکی سلێمانی زانکۆی پزیشکی هەولێر و هەروەها جەمعی ئەطبائی پزیشکانی مناڵانی عێراق جمعی ئەطبائی پزیشکانی مناڵانی عەرەبی فەڵەستین و لەگەڵ کۆمەڵێک لە پزیشکانی دەرەوەی وڵات کە لە 17 وڵاتی جیاوازەوە لە دەرەوە لێرە بەشدارن هەر کەس لەم دکتۆرانە باز لە خیبرەی خۆیان لەگەڵ نەخۆشیەکانی مناڵانە شتی تازە کە بۆ نەخۆشیەکانی مناڵان ئەکرێ هەر کەسە باسی خیبرەی وڵاتەکەی خۆی و لە بەشی پسپۆڕە وردیەکانی نەخۆشیەکانی مناڵان لە کۆندامی هەر سوزگەر هەناسا دڵی مناڵان ئەوە ئەکەن چەند سێشنێکە 2 ڕۆژە بەڵێ بەڵێ ویسێ مارەوە پرسم کە چەند ڕۆژە خایانەیە وابزانم ئەمڕۆ ڕۆژی دووەمە دکتۆر بەڵێ نەن ئەمڕۆ ڕۆژی یەکەمە دوێنێک وەرکشۆپێک هەبوو لەلایەن یەکێک لە پزیشکەکانی پزیشکە عەرەبەکە دکتۆرێکی عەرەبەوە کە خۆی لە کەنەدا و لە سعودیا بڵێن دکتۆری تازە لە دایکبووانە تەنها نەک هەرهی مناڵان هی ئەو مناڵانەی کە تازە لە دایکە بن تا 30 ڕۆژ ئەی بەشی شوشە خۆمان پێیان ئەڵێن ئەو مناڵانەی کە لە بەشی شوشان دوێنێ تەنها وەرکشۆپێک بوو لەلایەن ئەو دکتۆرەوە کە لەسەر جیازی تەنەفوس سەناعی
زۆر باشە ئەو مناڵانەی کە ئەخێنە سەر جیازی تەنەفس سەناعی بەڵێ بەستنی ئەم کۆنفرانسانە کۆنفرانسەکە بەردەوام ئەمڕۆ هەیە سبەینێشەیە بەڵێ بەڵێ گوێم لێتە زۆر باشە بەستنی ئەم کۆنفرانسە پزیشکیانەی تایبەت بە نەخۆشیەکانی مناڵان لە هەرێمی کوردستان تا چەند گرینگە و ئەمە چ سوودێکی ڕاستەوخۆی دەبێت بۆ ئەو پزیشکانەی لە هەرێمی کوردستان لەگەڵ نەخۆشیەکانی مناڵان با بڵێن لێکۆڵینەوە دەکەن یاخود پسپۆریان هەیە ئەمە تا کۆکردنەوەی ئەزمموی چەند حەڤە وڵات کە باست کرد چەند سوودی دەبێت بۆ بەرزکردنەوەی ئاستی زانستی زیاتری پزیشکانی مناڵان لە هەرێمی کوردستان بە تاکید سوودێکی زۆریە بێەوە ئەم کۆنفرانسە بەس لە وڵاتی ئەمە ناکرێ و ساڵانە لە زۆربەی زۆری وڵاتەکان ناکرێ بۆ نمونە ئەم هەفتەی ڕابردوو لە ئوردون کرا هەفتەی پێشەوە لە دوبەی بوو و ساڵانە لە ئەوروپا ئاکرێ لە ئەمریکا ئاکرێ لە تاران کرا مەسەلەن ئەمە بەهۆی کۆرۆنا و ئەم دوو ساڵە تقریبەن وەسێنرا بوو بە شێوەی زوم بە شێوەی زوم و ئۆنلاین ئەکرا و ئەم ساڵ دەستی پێکردەوە و تقریبەن زیاد لە 10 ساڵە جەمعیەی پزیشکانی مناڵانی کوردستان خیبرەی هەیە لەگەڵ ڕێخستنی ئەم کۆنفرانسانە و هەر ساڵێ لە شارێکی کوردستان ڕێکی خستووە ساڵێک لە هەولێر و ساڵێک لە دۆک بووم ساڵیش لە سلێمانیە و سوودەکەی لەوایە کە تۆ باز لە عیلمی تازەکەی کە هەر کەسە و خیبرەی خۆی و شارەکەی خۆی و وڵاتەکەی خۆی لە خستەخانەکەی خۆی باس ئەکا لە چه عیلمێکی تازە هەیە و چۆن تەعاملکەن لەگەڵ و مناڵانەی کە مەسەلەن دوورە دەستن بە شارەکان چۆن بگوازێنەوە بۆ سنتەری پێشکەوتوتر ئەگەر عیلاج نەبوو لە ئەو سنتەرە چۆن نەقڵکرێ بۆ سنتەرێکی کە چیتر هەیە لە دەرەوەی وڵات و لای ئێمە نییە و خیبراتە یەکتری ناسینە تەعاروفە ڕۆشتن لینک دروستکردنە بۆ ئەوەی کە تۆ ئەڕۆی ئەوانێنەوەوانە تۆ عیلم یعنی عیلم ئەگوازیتەوە عیلم وەرەگری عیلم تۆ مەسەلەن جاری وای ئەوان کۆمەڵی خیبریان نییە لە کۆمەڵی نەخۆشیەکە لە وڵاتی ئێمە بەهۆی نەبوونی کۆمەڵی ئەجیزەوە بە طریقەی تر حل ئەکرێ مەسەلەن یان نەخۆش لێرە زۆرە لەوانەیە ڕێژێ لە دایک بوون و ئەوانە لە وڵاتی ئێمە زۆرە لە هەنێ وڵاتی ئەوروپا کە نسبەستەکانیان ینی ژماری دانیشتوانیان لەوانەیە ملیۆنێک بێ بەڵام بەشی خوددەرجەکەیان لەوانەیە دە مناڵیتیان نەبێت چکە ڕێژێ لە دایک بوون کەمترە بۆیە نەخۆشەکان لێرە هەنێ نەخۆشی زۆرترە تۆ شت بە ئەوانەڵێ ئەوان شت بە تۆ ئەڵێن و شتی تازە وەرئەگری لە هەر کەسە و لە خیبرەی خۆی تەڵان عیلم بەڵێ کاک دکتۆر چەند عیلم پێش بکەوێ وەرترە بێتەوە یعنی بەرەو فەوقە تەخەسوس و تەخەسوسی وەرتر ئەچێ و لەمەیە پێویستە بەوە بێ کە تۆ لە پڕەچیتە تەخەسوسێکی وەرترەوە لە وڵاتەکەی خۆتان نییە و پێویستە بەوەیە کە زانیاری لە وڵاتانی کە وەربگری کە ئەوان لەوانەیە چەند ساڵێک چەند شتێک لە پێش خۆتەوەن سوودی زۆرە. کاک دکتۆر کۆنفرانسەکە با بڵێن بەرنامەی کۆنفرانسەکە چۆنچۆنیە ئەو پزیشکە بەڕێزانەی لە وڵاتانی دەرەوە هاتوون هەمویان ڕاستەوخۆ لەناو کۆنفرانسەکەن یاخود بەشێکیشان بە ئۆنلاین بەشدارن بەرنامەی کۆنفرانسەکە لەو دوو ڕۆژەی تاتان ناوە زیاتر بەشداربووەکان لێکۆڵینەوەکانیان پێشەش دەکەن دواتر لێکۆڵینەکان بڵاو دەکرێنەوە یاخود تەنها بە شێوەی سمینار گفتوگۆ دەکەن و زانیاریەکان دەگەێنن. بەڵێ نەخێر ئەم ساڵ کۆنفرانسەکە وەکو باسم کرد بەهۆی تاو ینی ئاسایی بوونەوەی ترس لە کۆرۆنا ئەگینا هەرماوە بەهۆی ئاسایی بوونەوەی ترس لە کۆرۆنا لە ناو خەڵکی و لە ناو سیستەمی تەندروستی وڵاتانی جیهانە بەڕاستی کۆنفرانس دەستی پێکردەوە وەکو پێم وتی 2 ساڵەوە سێنراوە نەخێر ڕاستەوخۆ پێشکەشەکرێت و ئەو سپیکەرانەی ئەو قسەکەرانەی کە لە کۆنفرانسەکە بەشدارە بن ڕاستەوخۆ خۆیان لێرە بەشدارن و لە 17 وڵاتی جیاوازەوە لە 17 وڵاتی جیاوازەوە هاتوون و هەر کەسە و بەحس مەرج نییە بەحس بێ ئیشی خۆی ئەڵێ مەسەن ئەڵێ من لە سنتەرەکەی خۆم ئەم ئیشانەم کردووە ئەم شتم کردووە ئەمە تازەیە لە لای ئێمە ئەم نەخۆشیانە هەیە بەو شێوەیە و هەنێکیشان بەڵێ بەحسی تێکەوێ ئەڵێ ئەم لێکۆڵینەوەم کرد ئەم بەحسەم کردووە وا بڵاو کراوەتەوە بەحسەکان زۆربەی بڵاو کرانەوە پێشتر و لێرە ینی وەکو بڵێ سپیکەرەکان عەرزیەکەن ئەڵێ ئەمەم کردووە ئەوەم کردووە و هەر کەسە و باسی وڵاتەکەی خۆیەکە کە چۆن بەشدار ینی چۆن بەشدارن لە پێشخستنی عیلمی نەخۆشیەکانی مناڵانە. کەواتە کاک دکتۆر لە کوردستان ئاماژەت بە بابەتێکی زۆر گرنگ کرد ئێمە زۆر زیاتر بەراورد بە کۆمەڵێک وڵات ڕەنگە
پێویستی زیاترمان بە کۆمەڵێک زانیاری هەبێ لەسەر نەخۆشیەکانی مناڵان و تازە لە دایکبووان لە بەرەوەی ڕێژەی مناڵبوون وەروە تازە لە دایکبووان لە کوردستان زۆرترن بەراورد بەوانەی باست کرد. چی گۆڕانکاریەکی نوێ یاخود چی حاڵەتێکی تایبەت هەیە لە کوردستان ڕەنگە پێویست لەم کۆنفرانسانە ڕەنگە وەڵامەکەی دەستکەوێتەوە یاخود جیاوازی ئێمە یان پێویستبوونی ئێمە بە زیاتر بە زانستی پزیشکی مناڵان لە کوردستانە لە ئێستا لە چه ئاستێکایە؟ بەڵێ کاتێکە کۆنفرانسەکرێ دوای کۆنفرانس تۆ ئەوەت بۆ دەرەکەی لایەنی زانستی وەکو بۆم باس کردی ئەمە جەمعەیەی پزیشکانی مناڵان ئێمە کۆمەڵەمانەیە کۆمەڵام ئەم کۆنفرانسی ڕێخستووە دوای ئەگاتە نەتیجەیە کۆمەڵی مناڵانی کوردستان کە ئەڵێ ئێمە لەم لایەنەیە کورتێنانمان هەیە لەم لایەنەیە زعیفین بۆ وڵاتە ئەم شتاکە بۆ ئێمە نەیکەین ئەگەر نایکەین کێشەکە لەکوێیە جیهازمان نییە بەشی شوشەمان مەسەلەن بەشی شوشە و قاوشمان خەلەلی هەیە خستەخانەکانمان هەیە ئەویان لیکە کاتەوە بۆ طبعاً ئەم کۆنفرانسە وەزارەتی تەندروستی ئاگادارە بانگهێش کراون و لینک هەیە لەگەڵ بەڵێن مدیری خستەخانەکانە و دوایی وەکو بڵێ فیدباک واتە نەتایجی کۆنفرانسەکە ئەگەیەنرێتەوە بەوان بۆ نموناڵێن لە بەشی خودەجی وڵاتانە ئەم شتا ئەکرێ ئەم جیهازە هەیە ئەو شتا ئەکرێ ئەوە ئەکرێ بۆ ئێمە نەیکەین ئایا قورسە ئایا قودرەتی اقتصادیمان ڕێگەنایە بەو شتا ناهێنرێ ئاگامان لێ نییە تەمان بەشی عیلمەکە ئیشی ئەوەیە جەمعیەیە کە بیگەێنێ بڵێ ئەم شتەمانی ئەومانی 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 با ئەم شتە بکەین با دکتۆرەکانمان بنێرین بۆ دەرەوەی وڵات با لەم بوارە پێشکەوین با ئەم ئەجیزانە بین با ئەم عملیاتە بکرێ بۆ ئەو مناڵانە با تا ئەگەیتە کۆمەڵێشتو بە خاڵ ئەینووسرێتەوە بەڵێ کاک دکتۆر بێگومانەوە بابەتانە زۆر گرنگن لە هەرێمی کوردستان وەک بەڕێز باس کرد وەزارەتی تەندروستی چاودێرە یاخود ئاگادارە ئەی نەخۆشخانە حکومیەکان لەگەڵتان هەماهەنگێن یان ئاگادارن لەگەڵتان بەشدارن چکە ڕەنگە هەتا بەشێک لە هەنێک لە بازرگانانی بواری پزیشکی مناڵان ڕەنگە لەوێ کۆمەڵێک شت باز بکرێ لە عیلاجی نوێ دۆزرابێتەوە لە ئەجیزەی نوێ کە ڕەنگە بکردرێ ئەوانەی لە نۆرینگەکان بەکاردەهێنرێ یاخود لە نەخۆشخانە ئەهلیەکان بەکاردێنرێ ئەمانە ڕەنگە حکوومەت نەیکات بازرگانەکان یاخود ئەو نەخۆشخانە ئەهلیانە ئەمان تاچەند بەشدارن واکرێت تاچەند گرنگە ئەمانیش بەشدار بن و بتوانن ئەو بابەتە نوێیانەی لە ڕووی پزیشکی مناڵانەوە لە هەرێمی کوردستانیش هەبێت و بهێنە ئێرە. بەڵێ کۆنفرانسەکە هەردوو لایەنی تایە لایەنی NGO نەن گۆڤەرنەنیانی وەکو بڵین ڕێکخراوە ناحکومیەکانی تایە کەرتی بەڵێن تایبەتی تایە و کەرتی حکومی تایە کەرتی حکومی بە ڕئیسی تر تایەتی واتە بوون ئەو دکتۆرانەی کە لە بەشی کەرتی حکوومەتە خۆیان داوامەکەن بۆ نمونە مدیری خستەخانە حکومیەکانی خۆمان لێرە خۆیان ئەندامە لە کۆمەڵی پزیشکانی مناڵان و خۆشی یەکێکە لە ڕێکخەری کۆنفرانسەکە و لەبەرەوە ئاگاداری هەموو شتێکە و سوودی لێبینین بەڵێ بەتەکید لەلایەنی ناحکومیەکەی بەڵێ کۆمەڵێ شت هەیە لە قودرەت و توانای لەوانەیە حکوومەتان نەبێت کە کۆمەڵێ لە عیلاج و شت مەسەلەن بەردەستی کە زۆر تازەیە بەردەست یان هەندێک جار مەسەلەن لە توانای اقتصادیان نییە بەڵێ ئەوانیش بەشدارن. زۆر باشە کاک دکتۆر یعنی زۆر جار زانستی پزیشکی لە زۆربەی بوارەکانە پێشکەوتنی باشی بەخۆیەوە بینیوە دەبینین لە هەرێمی کوردستان ینی بە دیاریکراوی لە شاری سلێمانی لە کۆمەڵێک پسپۆڕی لە نەخۆشیەکان نەشتەرگەری زۆر باش ئەنجامەدرێ دەمەوێت لێرەوە ئەمە بە دەرفەت بزانم لە بەڕێستان بزانم ئاستی پێشکەوتن و یان کوالێتی زۆر باشی پزیشکی تەندروستی مناڵان پزیشکی مناڵان لە هەرێمی کوردستان و بە دیاریکراوی لە شاری سلێمانی هاوشانی پێشکەوتنە جیهانیەکان دەڕوایانی کوالێتی تەواوەتی باشی هەیە؟ بەڕاستی لایەنێکی دڵخۆشیمان هەیە بەڵام بە زۆری ئەوەی کە بەراوردی بکەین ئێمە لایەنی کەم و کورتیمان زیاترە تا لایەنی دڵخۆشی ئەکینا لایەنی دڵخۆشیمان هەیە و زۆر بەرەو پێش چوین لە چاو کۆنفرانسانەی کە ئێمە پێش 7 ساڵێک لەمە پێشکە کرا یەکێک لە کۆنفرانسەکان کە ئێمە زۆر لە دوا بووین لە هەنێ لایەنی پزیشکیە بەرامبەر بە وڵاتان بەڵام ئێستا ینی ناڵێم گەشتوینەتە ئەوان بەڵام لە هەنێشتا زۆر نزیک بووینەتەوە لەوان ئێمەش قسەی خۆمانەیە مەسەلەن لەو بوارەیە و کوردستانیش ئێستا زۆربەی زۆری پسپۆڕەکانی هەیە پسپۆڕی وردەکانی هەیە و خەستەخانەکان بەشی ورتریان بۆ جیا کراوەتەوە زیاتر پەرەی پێدراوە
بەڵام بەڕاستی بە بەراورد بە کۆمەڵی وڵاتکەلایانی اقتصادی و ئەمنی باشترە ئەم دووشتە زۆر مهمە چکە بەشی پزیشکی بەبێ ئابووری ناچێ بڕێەوە زۆرێک لە بەشە پزیشکیە وردەکان چڕەکان بۆ نمونە عینایە کە ئیشی زۆر قورسە جیازی تەنەفس سەناعی و عینایە و مانەوەی چڕ ینی لە نەخۆش مەسەنجاری وایە مانگ دوو مانگ ئەمێنێتەوە لە بەشی بێهۆشکاری ئەمانە لە هەموو وڵاتانە ینی لۆدێکی زۆر لەسەر حکوومەتەکەوێت لەو بوارەیە ئێمە زۆر لە دوایین بەڕاستی و زۆرێک لە وڵاتان کە عەرزی ئیشەکانی خۆیانەکەن کە بە بەرامبەر بە ئێمە ینی بەڕاستی کۆمەڵێ پرسیارێ بۆ دروستە بێ کە ئێمە هێشتا لە بیداییان لەو بوارەیە ساڵ بە ساڵ ئەگۆڕێ ئێمەش بەرەو پێشچوون هەیە کە ئێستا کۆمەڵێ لە پسپۆڕی ورد هەیە لە وڵاتی ئەمەیە کە پێش 10 ساڵێ بە هیچ شێوەیە بوونی نەبوو و هیچ شتێکمان نەبوو لە کە ڕۆشتینە وڵاتان کۆنفرانسەکرا مەسەلەن خۆمانە ڕۆشتین بۆ وڵاتانی دەوروبەر تورکیا ئیمارات یا مەسەلەن تاران یا هەنێک لە هاوڕەکانمان چوونەتە ئەوروپا مەسەلەن ئەمریکا کە بینیمانە ئێمە هەر هیچ ینی لە نقطەی سەفرا بووین بەڵام ئێستا زۆر باشە الحەمدولله بەو ڕۆشتن و تێکەڵبوون و هاتنەوە و ئەوانە زۆر پێشکەوتوین زۆر الحەمدولله بەڵام هێشتا لە دوایین مەسە هەنێ وڵاتەیە بۆ نمونە ئیمارات کە وڵاتێکی وەکو ئیمارات لایەن اقتصادی و ئەمنی هەردووکی مستەقیڕە یعنی لە وڵاتە ئەوروپیەکان کە یا دکتۆرێکیان عەرزی ئیشەکەی خۆی ئەکا یا لە وڵاتی کەنەداوە دوێنێ ئەو دکتۆرەمان کە باسی کەنەدای بۆ کردین کە ئەو بەشی شوشە لە لای ئێمە چۆنیە مەسەلەن بەڵام لای ئەوێ لەوێ لە بەرەوەی مناڵبوون کەمترە بۆ نمونە هەموو بەشی شوشەکەی ئەوان نسبەسکانی 3-4 ملیۆنە سێرەکەی ئەو دەنەخۆشیە لە بەشی شوشەی ئێمە لە بەرەوەی ڕێژەی مناڵبوون کەمە بەڵام بەرامبەر ئەوە 25 نێرسی هەبوو 25 نێرسین کۆلێژ دانیشتۆ بە دیار دەنەخۆشەوە لەلای ئێمە جاری وا هەیە هەر 4-5 نەخۆش 6 نەخۆش دەنەخۆش نێرسێکی هەیە ئێستا زۆر باش بووە ئێستا زۆر باش بووە لە چاو جارانە کە جاران لەوانەیە هەموو قاوشەکە کە 100 کەسی تیا بووە یەک نێرسی هەبوو ئێستا زۆر باشە بەڵام ئیتر بەراورد ناکرێ بە هەنێ وڵاتی پێشکەوتوو بەڕاستی ئێمە لە دوایین زۆر باشە دکتۆر ئەزانم ئەمڕۆ سەرقاڵی وەروا لە کۆنفرانسەکەی دەمەوێت ینی لەم دەرفەتەکەمەی ماوانە ئەوە بپرسم با گریمانەیەک دابنین یان سواز بۆ خواهشمانە ئێمە پزیشکانێکی زۆر باشمان هەبێ بەڵام لە کۆتاییە دەرمانی باش ئەجیزەی باش بینای باش بۆ پزیشکەکە بۆی بتوانێت بەسەرکەوتی کارەکە بکە دیارە باست لە کۆمەڵی گرفت کرد لەو کۆنفرانسانە ئەکرێت سوود لە ئەزمموی وڵاتان وەربگرین لە ڕووی بینای نەخۆشخانەی مناڵان ڕەنگە تۆزێک تایبەتتر بێ بەراورد بە کۆمەڵێک نەخۆشی لە بەروەی مناڵە تازە لە دایکبووانە یاخود هەر مناڵان بەگشتی تەندروستیان باڵێن نەخۆشخانەکان ڕەنگە لەوێ ڕێکاری نوێ بەکارگیرا بێتە بەر یاخود داهێنانی نوێ کرابێ لە بینای نەخۆشخانەی مناڵان ببوورە وڵاتی نەگەشتم لە پرسیارەکە دکتۆر باسمان لەوە کرد لە پاڵ کوالێتیکی باشی دەرمان و پزیشکێکی سەرکەوتوو بێگومان نەخۆشخانەی مناڵان لە بەرەوەی مناڵانەوە یان تازە لە دایکمان لە ڕووی بیناسازی شەوە ڕەنگە کۆمەڵێک تایبەتمەندی تایبەتی خۆی هەبێ لەم کۆنفرانسەیە ئەکرێت سوود لەوەش وەربگیرێ ئەزمموی کۆمەڵە وڵاتی پێشکەوتوو لە بنیادنانی بینای نەخۆشخانەی مناڵان ئەمە لە کوردستانیش بێتە کوردستانی یاخۆت ئەگەر هەبێ کامڵتر بکرێ بڕیارە باشتر بکرێەوە زۆر گۆڕا وەکو پێم وتی زۆر جێگەی دڵخۆشیە و ئینشەڵا ئەمەلیشمانەیە زۆر باشتریش بدە زۆر باشە دکتۆرگیان زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر بیلال عەبدوڵڵا پسپۆڕی نەخۆشیەکانی مناڵان و تازە لە دایکبووان ڕاستەوخۆ لە کۆنفرانسی زانستی پزیشکی نەخۆشیەکانی مناڵان لە شاری سلێمانی لەگەڵمان بوو سپاس بۆ ڕوونکردنەوە و زانیاریەکانت بەڵایزان ناوبڕێکمان هەیە و دواتر لەگەڵتان بەردەوامە بی دیمەنەکانی بەڕێوەچوونی فستیڤاڵی ساڵانەی سەرجەم باخچەکانی منداڵانی سنووری قەزای چەمچەماڵ و ناحیەکانی شۆرش و تەکێیە. فستیڤاڵەکە لەلایەن هۆبەی چالاکی و هونەری بەڕێوەبەرێتی پەروەردەی چەمچەماڵەوە سەرپەرشتی دەکرێت. لە باخچەی منداڵانی ئەستێرە لە ناحیەی شۆرشی سەر بە قەزای چەمچەماڵ
بۆ بوارەکانی شێوەکاری و ئۆپەرەیت بەڕێوە دەچێت. بەڕاستی گرنگی تایبەتی خۆی هەیە هۆکارەکە شێوەیە کە زیاتر گرنگی بە لایانی هونەریە درێ بە منداڵ لە باخچەکاندا و دەستخۆشی لە بەڕێوەبەری پەروەری سلێمانی دەکەین کە بەشداریان کرد لەم چالاشیانەدا بەڕێوەبەری پەروەری چەمچەماڵ وەکو لایانی هونەری زۆر گرنگی بە باخچەکان هەموو ساڵێکە هەڵەسن بەم چالاشیانە بەڕاستی مادووبوونێکی زۆری هەیە کە مانس بەڕاستی وا لە مامۆستاکان دەکات کە زیاتر هانی مناڵ بدەن کە لەباری هونەریدا جێدەستیان دیار بێ. مناڵان پێویستیان بەم جۆرە بوارانە هەیە کە فیستیڤاڵیان بۆ بکرێن لە هەموو بارەکاندا هەر باخچەیەک و لە بارێکدا فیستیڤاڵی خۆیان پێشکەش کرد. تەبەن لەو بارەیە گرنگی و ڕنگدانەوەی هەیە بۆ ئەو مناڵانە لە ڕووی پێداویستی ڕۆژانەی ژیانی خۆیان بەرپرسیارەتی کۆمەڵی چالاکی کە ئەیکەن لە فیستیڤاڵەکە ئەو مناڵانە سوودی لێ ئەبینن و هانەنەندا بەرەو پێشکەوتن و لە ڕووی پەروەردەوی و لە ڕووی زانست و لە ڕووی تەندروستیەوە. لێپرسراوی یەکەی چالاکی قوتابخانەکان و باخچەکانی منداڵان لە بەڕێوەبەرێتی پەروەردەی چەمچەماڵ باس لەوە دەکات مەبەست و ئامانجیان لە ئەنجامدانی فستیڤاڵەکە ئامادەکردنی منداڵانە لە قۆناغی باخچەوە بۆ بوارەکانی شێوەکاری و شانۆ. ئامادەکردنی ئەو مناڵی باخچەکان بۆ ئەوەی زیاتر ئاشنایەتەن لە بواری شێوەکاریە لە بواری شانۆ و ئۆپەرێتە 11 باخچەیە بەڵام ئەمساڵ 10 باخچە بەشداری کردووە هەمووی باخچەی ئازلە لە بەرەوەی تاسەیە بەشداریان نەکردووە. دیارە ئێمە لوجنەیەکمان پێکهێناوە بۆ لوجنەی ڕاگەاندنمان هەیە لوجنەی هەڵسەنگاندنی کارە هونەرەکانمان هەیە وەکو شێوەکاری و تابلۆ لە بواری ئەوپەرێکی شا لوجنەیەکمان تەشکیل کردووە بۆ ئەوەی هەڵسەنگاندنیان بۆ بکەین و دیارە ئەو باخچانەی کەوا کار و چالێکەکانیان زۆر باشە ئەوانە خەڵاتوەرەگرن و ڕێزلانیان بۆ بکەین. هاو شێوەی پەروەردەکانی دیکەی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان ساڵانە لە سنووری پەروەردەی چەمچەماڵ فستیڤاڵی باخچەکانی منداڵان و قوتابخانە و خوێندنگاکان بەڕێوە دەچن. بەڵام لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا بەهۆی بڵاوبوونە و تەشەنە سندنی ڤایرۆسی کۆرۆناوە فستیڤاڵەکە ئەنجام نەدرا. ئەمە و بڕیارە لە کۆتا ڕۆژەکانی مانجی ئاداردا فستیڤاڵی ساڵانی قوتابخانە و خوێندنگاکانی سنووری پەروەردەی چەمچەماڵ لە بینای یەکەی چالاکی قوتابخانەکان بەڕێوە بچێت. جەلال جەباری تایبەت بە پەیامی ڕۆژ چەمچەماڵ. بەڵە بینەرانی عزیز و خۆشەویست دەچینە کۆتاتەوەری پرۆگرامەکەمان کە باس لە هۆکارەکانی دواکەوتنی موچە دەکەین زانین بۆچی هۆکاری یاخود دواکەوتنی موچەچیە گفتوگۆ لەسەرم تەورەمان دەکەین لەگەڵ میوانەکەمان زۆر بەڕێز مامۆستا تاریق مەلاتایر چالاکی کۆمەڵی مەدەنی مامۆستا زۆر بەخێر بێیت سپاس بۆ ئامادەبوونیت. زۆر سپاس سلااو لێ و سلااو لە بینەرانی تەلەڤیزیۆنی پێم. سپاس بۆ ڕێزیشت. سەرەتا بەر لەوە دەست پێ بکەین پێمان بڵێ بزانین هۆکاری دواکەوتنی موچە بۆچی موچە ئەبێ دوا بکەوێت. بەڵێ بەناوی خۆی گەورە طبعا بەداخەوە ئەوەی کە فۆکسەکە ئێستا تەنها لەسەر موچەیەگینا بەڕاستی ئێستا حکوومەت هێرمی کوردستان بە دۆخێکە تێپەڕێکە دۆخێکی زۆر ناشرینەوە بەڕاستی زۆر یعنی حکوومەت یەک لە دوایەکانی هەرێمی کوردستان هەمویان ناشرین بوونەوە بەڕاستی ئەمەیان لە هەمویان ناشرینترە چکە بابەتەکە بەتەنها موچەنیەوە بەڕاستی هۆکاری زۆر هەیە بۆ ئەوەی کە یعنی موچە دواکەوتووە باڵن لە ئێسەیە دواکەوتووە دوایان خستر دواخراوە بە ئەنخەس دواخراوە چکە خۆتان نزانێت هیچ بیان و عزرێک نەماوەتەوە بۆ ئەوەی کە موچە دواوخرێ ئەگەر حکوومەتەکانی پێشتر ئەگەر بیانوویەکی ناڕاستەقینیشیان هەبوو بێ بۆ ئەوەی کە موچەنیان لە ئێستا لە ڕاستیا ئەو بیانوە نەماوە چکە نەوتی نرخی نەوت لە ئێستا وازم ئەمڕۆ تقریبا چۆتە $170 لە کاتێکدا ئەوان ینی ئەو با بڵێن پارێک حسابیان لەسەر کردووە لە $45 حسابیان بۆ کردووە بۆی بەڕاستی بابەت و قەیرانەکان زۆرن و تەنها موچە نیە بەڕام بەداخەوە ینی فۆکسەکە تەنها لەسەر موچە با بڵێن ئێستا چڕ کراوەوە ئینا خزمەتگوزاری نیە کاربانیە ئاو نیە ینی لایەنی تەندروستی نیە هەموو ئەوانە ینی بەڕاستی تووشی فەشەلێکی گەورە بوون و هۆکارەکان تەنها یەک شتە ئەوەی کە موچە دواناکەوێ کە حکوومەتی هەرێمی کوردستان بە ئەنقەز نایە موچە بە مامۆستا زۆر جەخت لەوەکەیتەوە ئەڵێ دوا نەکەوتۆ دواخراوە بە ئەنقەز بۆ ئەبێ بە ئەنقەز موچە دوا بخات ئێمە زانی لە ئێستا نرخی حکوومەت چ مەبەستێکی هەیە بەڵێ ینی بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان بە درێژای مێژووی خۆی بەردەوام لە ینی لە بەرەیەک بۆ دژی میلەتەکەی خۆی وە
خۆی میلەتەکەی بە بەشێک لە خۆی نەزانیوە و لە ڕاستیە ئەمە دوو حیزبی بازرگانن کە یانێ بازرگانی بەسەر سەرۆت و سامان و میلەتەوە بکەن و بەڕاستی یعنی خۆیان لە پێشترن تا میلەتەکەیان بەداخەوە یعنی ئەگەر ئێمە وەکووتم سەیری حکوومەتێک لە دوای یەکەکان بکەن یەک لێک ناشرینتر بوون بەڵام ئەمەیان زۆر ناشرینە یعنی ئەمە هیچ عوزرێک نەماوەتەوە بۆ ئەوەی کە موچەنەیە لە ئێستا خۆمان نەزانین ئەو لیژنانەی با بڵێن بەتایبەتی نەوت و خاص کە لە پەرلەمانی کوردستانن یعنی ڕۆژانە داهاتای سیر و عەجیبێن لەسەر ئەوەی کە داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئاسێکی زۆر باڵایەوە بە ئەنقز نایانەوێ موچە بن ئێمە بۆ نمونە یعنی ڕۆژانە حکوومەتی هەرێم 350 ملیۆن بەرمیل نەوتە فرۆشێکە یعنی پارێکی خەیاڵی زۆر گەورەیە لە ئێستاە طبعاً بابەتێکەیە کە خەڵک هیچ چۆنەڵی سەرنجێکی نەخستووەتە سەری لە ساڵی پارەوە کە دۆلار بەرز بۆتەوە بڵێن لە 120 دلار لە 120,000 بۆ 100 نزیکەی 50,000 هەموو بەرمیلێکی نەوت نزیکەی 30 دلار چۆتە سەری یعنی ڕۆژانە 30 کەڕەتی 440,000 دلار ڕۆشتۆتە سەر پارەی حکوومەتی هەرێمی کوردستان کە هەر ناوی نابێت بەڵام پێشترم حکوومەتە خۆی ئەلانی کردوتی ئەگەر نەبچێتە 100 دلاریش وەزع هیچ ناگۆڕێت ئێمە هەمیشە پێمان وا بۆ ئەو پیاوە بەڕێز پیاوێکی ناڕازگۆیەوە هۆکاری دروستبوونی قەیرانەکانە لە هەرێمی کوردستان بەڵام بەڕاستی ئەگەر پیاوێکی ناڕۆزگۆش بوو بێ لەو قسەیە پیاوێکی زۆر ڕازگۆ بوو ڕاشکاوانە ئەو لە ئێمە زیرەکتر بوو ئەیزانی کە بابەتی ئەوەی کە موچە چارەسەر نابێ و کێشەکانی حکوومەتی هەرێمی کوردستان چارەسەر نابن بابەتەکە پەیوەندی بن بەرزی نرخینەوتەوە نییە و بە بابەتی داهاتەوە نییە من هەمیشە وتومە ینی ئەوەی کە ئەبێتە هۆی دابەشکردنی موچە بەڕاستی بێغیرەت و هەڵوێستی میلەتە نەک ئەوەی با بڵێن چەند داهات هەیە چەند داهاتی ناوخۆ هەیە ینی بابەتەکان زۆر ڕوونن هەتا ئێمە بێدەنگ من حکوومەتی هەرێمی کوردستانیش بێدەنگی تاڕیانی توانین بڵێن گرفتی نێوان دوو هێزی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستان زۆنی سەوز و زەرد وای کردووە ڕێک نەکەون لەسەر کۆمەڵێک پۆستی عێراقی عەرەبی ئەمان لە نێو خۆیانە ئەم داهات نەنێرێتەوە ئەو نەنێرێتەوە یاوەی بەغان بەشینێن و بەم شێوە ئەیانێ موچە دواخەن و فەرمانبەران و هاوڵاتیان بکەنە قوربانی بەدڵنیایەوەی چێکە لە هۆکارە سەرەکیەکان ئێمە بەڕاستی لەعنی سەردەمی دوو ئیداری زۆر لە ئێستا باشتر بوو چونکە لە سەردەمی دوو ئیداری یا زۆنی سۆز با بڵێن داهاتەکەی بۆ فەرمانبەران و خەڵکی خۆی سەرفەکردووە زۆنی زەرش بەمان شێوە بەڵام لە ئێستایا زۆنی زەرد پارە و داهات و سەروەتی ناوخۆ ئەبات بۆ خۆی و زۆنی سۆزش بە هەمان شێوە بەڕاستی ئەم بابەتی ململانی سیاسیانی کە لەسەر بەتایبەتی پۆستی سەرۆکۆمارەوە تا خەڵک خەریکە بێتە قوربانی تایە کە لە کاتێکە ئێمە چەند ساڵێکە پۆستی سەرۆکۆمار بەدەست خەڵکی هەرێمی کوردستانەوە بەدەست کوردەوەی ئێمە هیچ سادێکشمان لێ نەکردووە بەڵێ بەدڵنیایی یەکێک لە هۆکارەکان ململانە سیاسیەکانی نێوان یەکێتی و پارتیە و بەڕاستی یعنی لەم بینەیە میلەت باجەکەی هەیەات بەڵام مامۆستا ینی بەڕاستی یعنی زۆر فەرق و جیاوازی دەبینرێ تۆ بە گوزەری گەرمیان دەڤەری ڕاپەڕین هەورامان هەڵەبجە ناو سنتەری شاری سلێمانی گوزەر بکە بەلایانی کەمەوە ئەگەری هەیە بکەیتە چاڵێکەوە دەرنیتەوە ینی شەقامەکان زۆر وێرانن وەزعی کارەبا ئەگەر هەش بێ زۆر گرانە غاز گران بووە خۆراکەکان ڕێژیان بە گشتی چوەتە سەر ینی هەمووش باج زۆر بووە خوێندن ئەو نەی بەکرێە بە بەلاش نییە ینی تۆز ینی زیاد لە پێویست شتەکان تێکچوون بە بەسەریەکە يعني حكومة بتماي چیە يعني بۆ ئەمە دەکا يعني بەڕاستی ئەمە هەر پلان بۆ دەیان هەر واقعەکە و ناگوناهی نیە و حکومت واقعەگاتۆتە پێشەوە بەو شێوەیە بڵێ طبعاً هەر خانەوادەیەک هەر ڕێکخراوێک هەر حیزبێکی سیاسی هەر وڵاتێک هەر دامەزراوە و با بڵێن شوێنێکی گشتی بەڕاستی پێویستە پلانێکی استراتیژی يعني ڕێکوپێکی هەبێەوە پێویستە ئیدارەدانێکی دروستی هەبێ لە ڕاستیە هەموو ئەم گرفت و کێشانە ینی لە 100% ئەگەرێتەوە بۆ ئەوەی کە حکومەتی هەرێمی کوردستان نەیتوانی و ئیدارەیەکی دروست بداوە بەڕاستی ئەمانە خەڵکی بڕێوەبردنن خەڵکێکن کە شارەزایان لە بڕێوەبردنیانیەوە بەڕاستی بە چاوێکی دوژمنکارانە سەری میلەتەکەی خۆیانەکەن و ئامانجی سەرەکییان پڕکردنی گیرفانی خۆیان و حیزب و بنەماڵەکانیانە نەک خەڵک ئەجینا بەڕاستی ینی زوداهاتی ناوخۆ زۆر لەوە زیاترە کە بتوانن با بڵێن حەلی کێشەکانی پێ بکەن بۆ نمونەیەکی با بڵێن وەکو با مرور بێنینەوە کە ئەو هەموو داهاتە زۆرەیەتە دەستی بەڵام ئەبینینەوە جادە و ڕێگەوبانەکان بەو شێوەن کە بەڕێستان ئاماژەدان پێکردووە تەنانەت یعنی ئەو کەسانێکی کەپارە بۆ حکومەتی هەرێم کۆکەن و یعنی هەر مرور بە نمونە بێنینەوە کە پارێکی زۆر کۆکاتەوە یعنی معاشی خۆیانی پێنادا یعنی بەداخەوە حکومەت تەنانەت یعنی ئەم میلەتی وەکو کرێکارێکی بەنگلادێشیش قبوڵ نییە پێ وانە کە میلەتیش خەتابارە لەوەی کە ئەم شتانە قبوڵەکەوە ئەوەی کە چینێک بە نمونە ئەهێنیتەوە ئەم هەموو پارەی دەسەکەی و ناخۆشیان نازان چی لێت زۆر جار باس لەوە دەکرێت ئەڵێ لەوانەیە تەنها داهاتی وەزارەتە یاخود فەرمانگەیەک بتوانێت موچەی فەرمانبەران دابین کا بەڵام کەسیش نازانم داهاتە چی لێت و هەمووشی لی بێدەنگە تۆ پێدوانیە میلەتیش خۆی هۆکارێکی سەرێکی ئەم دواکەوتنی موچە و دروستبوونی ئەم قەیرانانەیە و ئەم هەموو کێشانەیە گومان لەوانەیە یعنی بەڕاستی ئەوەی کە ئەم حکومەتی بە پێوە هێشتۆ تەنها ئێمن ئەم میلەتێن کە ئێمە ینی سەرمان کەس کردووە بۆ هەموو ئەو زوڵمانی کە حکومەت یەک لە دوای یەک با بڵێن بەسەر میلەتە ئاسەپێنێ ئێمە زین بەداخەوە ینی زوڵم مستەمەکانی حکومەت لە ئاسیەکە ناوەسێ
کاتێک مەعاشت بووە کا بە 30 ڕۆژ تۆ قبوڵێکەکەی کا بە 35 ڕۆژ قبوڵێکە و هێشتا هەر ناوەسێ ئەوێ بیکا بە 40 ڕۆژ لێ ئەمڕێ هەر قبوڵیەکەی لێبڕی هەر قبوڵێکەکەی بەڕاستی هەر ناداتێ قبوڵیەکەی زانی کە لە لێبڕینەکە قبول کراوای لە هاتوو کە ئێستا نەشداتی ئەڵێ وەش قبوڵەکە تەواوە ئێسێمە ینی بە دیاریکراوی 12 موچەمان وەرنەگرتووە ینی فەرمانبەرانی حکوومەتی هەرێمی کوردستان ینی 1 ساڵ معاشی 1 ساڵیان هەر خوراوە نەک لێبڕین 34 موچیان ینی پاشەکەوت کراوە نزیکەی دە موچیان بە گوندەی لێیان بڕێوتیان ناشتانێنەوە بەڵێ بەڕاستی ینی هۆکارە سەرەکیەکە میلەتەوە پێویستە لە ئێستا بەدوای ینی میلەت هەڵوێستی هەبێ و بە تایبەتی بابەتەکەش تەنها مامۆسایان و فەرمانبەران نییە ینی تەواوی سێکتەرەکانی هەرێمی کوردستان تەواوی خەڵک و چینەکانی ینی باجی گەورە لەم پێناوەیە مامۆسا نەبوونی هاوسەنگی هێزی سیاسی لە هەرێمی کوردستان وای نەکردو لایەنێک ئیتر بارەزووی خۆی یاری بە چارە نووس و خاک و داهاتی ئەم میلەتە بکە و لایەنێکی تریش بەناو هاوسەنگە و بەڵام هیچ دەسەڵاتێکی نەماوە لە ڕاستیە لاسەنگیەکی گەورە هەیە بەڵام بەداخە ئەو حیزبە بچووکانەیشی کە خۆیان بە مەعارەزە پیشانەدەن ڕەنگە تا ڕادەیەکی زۆر کۆڵەکەی مانەوەی ئەم دەسەڵاتە بن ینی بۆ نمونە ئەو حیزبە گەورانێک ئێمە باسییانەکەین ینی بە تەنها خۆیان ناتوان ئەم وڵاتە بەڕێوە برن بەڕاستی حیزبە بچووکەکانیش و ئەوانش خۆیان بە مەعارەزە ئەزانن بەداخەوە بوون بە کۆڵەکەی مانەوەی ئەم دەسەڵاتە ئەجنە ینی چی شتێک ینی دەسەڵات و بەڕێوەبردن لەمە خراپتر چییە بێ ئەم حیزبە سیاسیانەی خۆیان ناوناوە مەعارەزە بۆ لە حکومەت نایەنە دەرەوە بۆچی لە پەرلەمان نایەنە دەرەوە پەرلەمانێکە نەتوانێت گۆڕانکاری بکات نەتوانێت فشارێک دروست بکات لە پەرلەمان بێنە دەرەوە ئەم کێشەیە چارەسەر بێت بەدڵنیایی زۆرینەی پەرلەمان خۆیانن مامۆستا نا ئەو کاتە ناتوانن دڵنیا بە ئەم حیزبە بچووکانە یعنی تۆ ڕەنگە سنگ و خەباریان بە بچووک بزانی بەس کاتێک پشتەکەنە پەرلەمان پشتەکەنە حکومەت لە دەسەڵاتی سیاسی ێنە دەرەوە یعنی بەڕاستی حکومەتەکە شکستێنێ ئەم حکومەتە قەت ناتوانێت بەبێ حیزبەکانی مەعارەزە بەردەوام بێ یعنی نمونەیەکی زۆر ناشرین بزوتنەوەی گۆڕانەکە پێم خۆش نییە لێرە ناوی بێنم بەڕاستی یعنی هەڵوێستەکانی ئەوەنە ناشرین بوون یان لە پەرلەمانی عێراق خۆمان نەزانی نەیتوانی تەنها کورسیەک بەدەست بێنێ ئەمە نەبوو بە دەرزێک بۆ ئەوەی کە پشت لە میلەتەکەی خۆی نەکا و بگەڕێتەوە ناو میلەتەکەی خۆی و بەردەوام بە ئێستشەوە یعنی بوو بە کۆڵەکەیەکی بەهێز بۆ ڕاگرتنی دەسەڵاتە سیاسی ناشرینە بابەتەکە با بچینەوە سەر حکوومەت مامۆسا بە دیاریکراویان من توانم بڵێم ئەوەندەیەکی ئەو دوو هێزە دەسەڵاتە ئەو دوو زۆنەی دادروستیان کردووە هەموو کوردستانیان کردوتە بە قوربانی لایەنەکانی تر ئەوانیش بە پشکی گەوری خۆیان بەریان دەکەوێت بەڵام مامۆستا زۆر هەست بە دوئیداری دەکرێت بە واضحی لە سەرفکردنی بودجە بۆ بەشێک لە پارێزگاکانی زۆنی زەرد و کەمتر بۆ زۆنی ئەملا ینی بە کردار ئەوان دەیسەلمێنن بەڵام بە قسا گەر یەکێک لێرەوە داوای لا مەرکەزیەت یاخود داهاتی سنوورەکان بۆ ناوخۆکان بکرێت بە خیانەت و بە پرۆژەیەکی شەخکردنی هەرێم و کوردستان و ئەمانی دادنێن بەڕاستی هەست بە دوئیداری ناکەیت نابینێت لە هەرێمی کوردستان لەم ئیدارەی حکوومەتە بەڵێ لە ڕاستیە من پێشتر وتم بەڕاستی خۆزگە دوو ئیدارەی بووە یان ئێستا دەسەڵات ئێستا بڕێوەبردنێکە کە زۆر ناشرینترە لە دوو ئیدارەی لە سەردەمی دوو ئیدارەیە هەرکەس لایەک حکوومەتێکی تایبەت بەخۆی هەبوو کە ئیتوانی تا ڕادەیەک یعنی حکوومەتەکەی خۆی بڕێوە بەرێت بەڵام ئێستا منافسەیەکی زۆر ناشریفانە دروست بووە کە زۆر لە دوو ئیدارەی ناشرینترە بەڕاستی هەر لایەک بۆ خۆی پیشاندە مامۆستا ینی هەر لەگەڵ قسە بۆ پشتگیری قسەکەی جەنابەت من ناویشی دێنم و بە کێشەشم نەبێ من مۆبایلی کۆڕک بەکاردێنم ئینتەرنێتی کۆڕێکیش بەکاردێنم نامەیەکم وتی تۆ بۆت نییە فری یعنی ئۆڤەری کە نەک فریەکەیەوەی بەلاشەکە کە ئۆڤەرێکە بێ سنوور تۆ بەکاربێنی بەڵکو چەند گێگایەکی کەم بە پارێکی زۆر تەنها بێت لە پارێزگای هەولێر و دهۆک بیت واتە کۆمپانیانی سەر باوانە زۆر بە واضحی هینە دویداریان لێرە ئەلان کردو یعنی تەنەت بابەتەکە لە بابەتی بەڕێوەبردنانیە گەشتۆتە سەر کۆمپانیا حیزبی و شخصی لە هەولێر و دهۆکبی تۆ توانین ئینتەرنێتی بێ سنوور بەکاربێنی بەڵام ئەگە لە سنووری سلێمانی بی بێت چەند گێگایەک 20 مەسەنەن بە پارێکی زۆریش تەبانەوە لە ناشرینەکانی حیزبە کە بەڕاستی حیزبی سیاسی دیوێکی زۆر ناشرین و نمایشێکی زۆر ناشرین خۆی لە هەرێمی کوردستان پیشانداوە بەڕاستی ئەم بەڕێوەبردن و دەسەڵاتەش هەر حیزب بەڕێوەیە با بۆیە ئەم ینی دیوە ناشرینە زۆر زەقا ناشرینێ هەیە بەڕاستی حیزب بەداخەوە دەستی بۆ هەموو سێکتەرەکان بردووە دەسەڵاتی ناشرین کردووە کۆمپانیەکانی ناشرین کردووە بڵێ بەدڵنیایی یعنی لە ئێستا دوو ئیدارەیەکی ڕانەگەیەنراو هەیە بەڵام وەکو وتم ئەمە تەنها لە ڕۆژ شقلێکەوەی جناوەکو ئەوە بابەتی داهات و گەڕانەوەی داهات بۆ حکوومەت ئەوان یعنی خەڵک زەرەرترێتی لە سەردەمی دوو ئیدارەی پێ جوابێ ئەم دۆخە چۆن و بە چ ڕێگایەک چارەسەر ئەبێت پێ دوایە ئەڵێ ئەبێ میلەت قبوڵی نەکا گەر میلەت قبوڵی نەکا چارەسەر ببێت لە ڕاستیە تەنها یەک یعنی میلەتی هەوڵی زۆریە لە ساڵانی ڕابردووە ئێمە گەر سەری مێژووی گەلام بکەین بەڕاستی یعنی یەک هۆکار هەیە بۆ ئەوەی کە ئەم میلەتە لەم قەیران و ناڕەحەتی و زوڵم و ستەمە نەجاتی بێ ئەویش بەڕاستی یعنی بێدەنگ نەبوونە دەربڕینی دەنگەوە هەڵوێست دەربڕینەوە هاتنە سەر شقامەکانە بەڕاستی یعنی بەداخەوە زۆر جار ئێمە لە ئەنجومەنی مامۆستایی ناڕازی زۆر جار ینی نامەمان بۆیەت پەیوەندیمان پێوەگرێت کە ئێمە بۆچی
بێ هەڵوێسین لە کاتێکدا ئەم زوڵمە تەنها لە ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی و لە مامۆستایان ناکرێ ئەم زوڵمە لە فەرمانبەران لە ئاسایشەکرێ لە پۆلیسەکرێ لە فەرمانبەرانەکرێ لە خەڵکی مەدەنیەکرێ ساڵێک دوو مانگ لەسەر شەقام بوون ینی کەس پشتیوانی نەکرد بەڕاستی ئەمە ینی وەکو بەڕێستان فەرمووتان ینی ئەمە بەڕاستی ڕەنگە زیندوترین چینی کۆمەڵگە و مجتەمع بن و هەموو کاتێک ئامادەین بۆ ئەوەی کە بینە سەر شقامەکان و مێژوویەکی ئەلحەمدولیلا زێڕینمان هەیە لەوە ڕوبەڕوونەوەی زوڵم و ستەم و ناداتپەروەری بەڵام بەڕاستی ئەمە کێشەی بەتەنها ئێمە نیە و کێشەی سەرجەم با بڵێن سێکتەرەکانە بە ئەبێ ئێمە بە هەمان بەیەکەوە بێنە دەنگ ئەبێ مامۆستایانی ئاینی ئەبێ ڕۆشنبیران ئەبێ فەرمانبەران ئەبێ ئاسایش پۆلیس هەموو ئەمانە ژۆکۆی مستەم و زوڵمیان لێکراوە هەر ئێمە نین بەتەنها باشە بەڕاستی مامۆستایانی زۆر جا من ئاوا خۆم لە ماڵەوە دانیشتم سەری تەلەڤیزیۆنەکەم یەکێک قسە لەسەر حکومەتەکە حکومەت بەڕاستی یانی ئێمە ڕخمان لە حکومەتە هەر لە خۆمانەوە گرتومانە بە حکومەتەوە یان هەر خۆی وای لە خۆی کردووە ئاوا ینی ئەمە ڕخنی لێ بگرین ینی ئەمەوە پرسم بەڕاستی حکومەت ناتوانێت موچە بدانی دیسانشمەوە سەرەوە بەڕاستی ناتوانێت شەقامەکان چاکە بەڕاستی ناتوانێت ینی ئەم داهاتەی ڕێک بکات و کۆ بکاتەوە ئەم حیزبانە بەڕاستی هە بە کوردیەکی خۆش قسە لەگەڵ یەکتر ناتوانن ڕێکبکەون و بابەتێکی زۆر ڕوونە لە ئێستا طبعاً داهات لە هیچ کاتێک لە هەرێمی کوردستان ینی بە درێژای مێژووی هەرێمی کوردستان داهات لە هیچ یعنی ساڵێکە لە هیچ مانگێکە بەقی ئێستا داهات نەبووە لە ڕاستیە یعنی ئەمە ڕۆژانە حکومەت هەرێم نزیکەی 450,000 بەرمیل لەو تەفرۆژێ نزیکەی 350 ملیار دلار داهاتی ناوخۆیە نزیکەی 30 ملیار دلار لەلایەن هاوپەیمانانەوەیە ئەخۆری ئەدەزرێ حکومەت لە ساڵی 2011ەوە هەتا ئێستا 33 ملیار دلار با بڵێن حکومەت هەرێمی کوردستانی قەرزار کردو ئەو دەسەڵاتەی کە حکومت بەڕێوە بە لە ساڵی 2011ەوە هەتاوکە ئێستا 33 ملیار دلار یعنی واتەن بە نزیکەی ساڵانە 3 ملیار دلار 3 ملیار دلار با بڵێن قەرزیان ناتوە سەر حکومەتی هەرێمی کوردستان ئەمە یعنی مە بەسم لێ ڕوونکردنەوە بم نکتەیەکی خۆشە وەڵام ڕوونکردنەوەکە بەبەز ینی نەوتی فرۆشتۆ بەس قەرزار بوو بەڵێ ئێگە بیکڕایەتیمان کردە وەڵاهی جا ئەگەر با من ینی نمونەیەک بۆ بێنم بۆ نمونە ئەگەر حکومەت ینی 1 دینار داهاتی ناوخۆی نەبووە 1 دینار داهاتی نەوتی نەبووایە فەرمانبەران بە نزیکەی 800 ملیار دلار موچیانەوێ نزیکەی 800 ملیار دلار یعنی تەنها ئەو پارەی کە حکومەت قەرزی کردووە لە دەرەوە ئەگەر داهاتی ناوخۆی نەبووە نەوتی بەرهەم نێنایە فەرمانبەران مانگانە 3 موچەی بایەتە بەشێ کرد ئیتر بزانە حکومەت ینی چ دزی و فزیەک لە بابەتی داهاتی حکومەتی هەرێمی کوردستان هەیە یعنی هەموو داهات بە تێکڕا دزراوە وەزایدەن لە 150 ئەو قەرزش کە کراوە هەمووی دزراوە ئیتر بێت چاوەڕێکی لەم حکومەتە بکەیت زۆر باشە مامۆستا ئەو دووبارە باس لە دەنگۆی ئەوە هەیە دواکەوتنی موچە و دواش کەوتووە دواکەوتنی موچە هەیە و نەمانی موچەوە کات ئێوە دووبارە وەکو ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی هەڵوێستان چی دەبێت ئایا دووبارە بایکۆتەکان دێنەوە سەر شەقام یاخود ئەتانەوێت بە چ ڕێگایەک هەڵوێست دەرببڕن بەڵێ وەکوتم بەڕاستی بابەتەکە تەنها بابەتی مامۆستانیەوە تەنها بابەتی ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی نیە بەڵام تەنها مامۆستایان هاتوونەتە دەنگ لە ئێستا شەقسە لە ڕاستیە ئێمە ڕەنگە لە ئێستایا تەمان ئێمە بەردەوام کۆبوونەوە و کۆنتاکتێکی بەردەوامان لەگەڵ مامۆستایان و لەگەڵ ئەنجومەنی مامۆستایانی سەرجەم شار و شارۆچەکانە هەیە و قسەی بەردەوامان هەیە و ڕابۆچوون و ڕاگۆڕینەوەمان هەیە بەڵام لە ڕاستیە ئەمە تەنها ئیشی ئەنجومەنی مامۆستایان نییە ئەبێ لەگەڵ مامۆستایان بۆی لەگەڵ فەرمانبەران لەگەڵ چین و توێژەکانی دیکەیە کۆنتاکت نابێت بەداخەوە ئێمە پێشتر یعنی کۆبوونمان لەگەڵ هەموو سێکتەرەکان کردووە لەگەڵ تەندروستی لەگەڵ پێشمەرگەدێرینەکان لەگەڵ ئەوانەی کە پێمان وایە چیلێکی زیندون کۆبوونمان لەگەڵاکردنەوە دانیشتمان لەگەڵاکردنەوە بەڕاستی ئەمە با بڵێن گروپ و شتی ڕێکخراویشمان دروست کردووە بەڵام نەتیجەیەکی وای نەبووە چونکە بۆ نمونە با بڵێن باسی فەرمانبەرێک پێن لە کردی تەندروستی ئەو جگە لەوەی کە معاشێکی هەیە ڕەنگە دوانیوە ڕۆبڕە ئیشێکی تر بکە ینی تەنها ئەوەی کە چۆنەڵی سوڵ مستەمێکی زۆر گەورەی لێکراوە ڕەنگە تەنها مامۆستا بێت کە تەنها معاشێکی هەیە و کاتەکەشی بەڕاستی باشی ئەوە ناکە کە ئیشی دووەم بکە بەڵام ئەو ئەگەر معاشێکیش دوا بکەوێت ڕەنگە تا ڕادەیەک باشتر بێت لە مامۆستا بۆیە تا ئێستا هەرچەند خەڵکی بە هەڵوێست خەڵکی زیرەک خەڵکی مردیان تایە بەڵام بەداخەوە نەیانتوانی وەکو مامۆستایان با بڵێن هەڵوێستێکی ئاوا جددی و گشتگیریان هەبێ بۆیە من لێرە داواکەم یعنی لە ڕاستی ئەم زوڵمە تەنها لە مامۆستانە کراوە لە پۆلیس کراوە لە ئاسایش کراوە لە سەرجەم فەرمانبەران کراوە پێویستە هەمووان بەیەکەوە دەنگ هەڵبڕین پێویستە هەمووان بەیەکەوە هەڵوێستمانە بێ و دژی ئەم دەسەڵاتە ستەمکارە بێنێ بووە خەڵک ئەمەلی بەم حکوومەتە نەماوە چەند جار هاتنە سەر شەقام خۆپیشاندان کرا چەند کەس شەهید کرا ئەنی بەجددی پێیان وایە هاتنە سەر شەقامیان هیچ سوود و ئیسفادەیەکی نابێت ئێمە لە ڕابردووە بینومانە ئەوە لە پەیامی بەڕاستی ئەو پەیامی دەسەڵاتی سیاسیە کە ئەوێ لە ئەهمیەت و گرنگی خۆپیشاندانەکان کەم کاتەوە ئەجینا ینی من تەحەداکەم ئێستا ئەگەر بۆ ماوەی تەنها یەک ڕۆژ لە 150 فەرمانبەران و مامۆستایانی حکومەتی هەرێمی کوردستان بێنە سەر خەت نەک ئەوەی کە هەموو چاکان حکومەتیش ڕوخێنن یعنی ئەوەنە فشارەکە فشاری مەدەنی و فشارێکی بەهێزە هیچ فشارێک بەقی فشاری مەدەنی بەهێز نییە بەڵام بەردەوام دەسەڵاتی سیاسی وچێتی ناشرین کاوسێتی بچووکی کاتەوە ئەو بەرهەمەی کە ئێستا هەیە ینی لە ڕاستیە ئەگەر هی باوڵی خۆپیشاندان و فشاری مەدەنیە
بۆیە بەڕاستی نابێ ئێمە بێهیوا بین لە فشاری مەدەنیەوە بێ بەردەوام بین و ئەبێ دەستە جەمعی ئەم جارە بینە تا حکوومەت چەندێک ئیسفادەی کردووە لە ناڕۆشنبیری کۆمەلگا وەروەها بەیانی زۆر بەڕاشکاوانەمە دەڵێم بەس سەرەی بنزینی یەکێک لەو بنزی خانانەی بنزین بە 650 دینار دەفرۆشێ تەنها لە سەرەی بنزینەکە نەوەستن لەسەر شەقامەکان بۆسن بەرپرسانی وڵاتە ماڵەکانی خۆیان نەفرۆشن بۆی زووی دەنە موچە و وەزاکە تێک نەچێت ماڵەکەی خۆیان نەشێوە یعنی ئەم ناهۆشیاربوونی هاوڵاتیان ئەتوانین بڵێ نایبێن ناهۆشیاری یان دەستیان شکاو هەستی کوردایەتی وڵێ دەوڵەتەکە کوردیە و حاکمەکان کوردن با لە خۆمانی تێک نێن کامیانە وڵا ڕەنگە دوولایانە بێ بەڕای من ینی جزئێکی گەورەی ئەوەیە کە بەڕاستی خەڵک بێهیوا بۆ لەم دەسەڵاتە سیاسیەوە پێی وایە ئیتر قابل بەوە نیە یعنی گۆڕانکاری بکات کاتێک شتێک خراپە بێبی بۆ لای وەسایەک ڕەنگە ینی بەشی ئەوەی تیان مابێ کە چاک بکرێتەوە زۆربەی خەڵکیان وایە ئەم حکومەت و دەسەڵاتە سیاسیە یعنی بەشی ئەوەی تیانە ماوە کە ینی خەڵک هەوڵ با چاکی بکات و بەشێکی تریشی بەڕاستی فعلەن ناڕۆشنبیریەوە بێهیوابوونی خەڵکە لەم دەسەڵاتە سیاسیە و پێیان وایە زۆربەی خەڵکی وایە ئەم دەسەڵاتە ئەبێ بڕوخێنرێ نەک چاک بکرێ نەک بە فشاری مەدەنی خەڵک بێتە با بڵێن پێشەوە بەداخۆی ینی لە ئەنجومەنی مامۆسایان ڕۆژانە ینی نامەمان بۆیە هیچێک لەو نامانەی کە ئەمشەو زۆر جێگەی سەرنج بوو بۆ منەوەیە کە ینی داوا کراوە ئێمە بە ئاڵای حکوومەتی عێراقەوە خۆپشاندان بکەین یعنی ئەمە لووتکەی بێهیوایی خەڵکە لەم دەسەڵاتە سیاسیە و بەڕاستی پێویستە ئەم دەسەڵاتە سیاسی لە ئایندا ینی محاسبە بکرێەوە تووشی لە پێشینەوە بەڕاستی ناترسن ئەو جەوەی خۆشیان تێک چکەم جارە میلەت بێت سەر شەقام باوەڕ ناکەم بە قەڵەم و قاغەزەوە بێ وڵا ئەوە شتێکی معلوم و یەکلای کراوەتەوە کە هەموو دەسەڵاتێکی سیاسی ناشرین کۆتاییەکەی بەڕوخان و لە ناوچوونەوە نمونەی زیندومان هەیە و بەڕاستیش ئێمە وەکو ینی من خۆم ئەم دەسەڵاتە ئێستا لە لێواری مەرگایە بینم و خۆشیان زۆر دڵنیان کە لە لێواری مەرگان بۆ ئێمە ئاگادارین ینی خەریکی فرۆشتنی مڵک و ماڵ و سەرۆت و سامانەکانیانن و خەرگی ناردنە دەرۆی پارە و داهاتی ئەم وڵاتن بۆ دەرەوە چکە خۆشیان باوەڕیان بۆ نییە کە بتوانن ینی ئەم دەسەڵاتە سیاسیە بەردەوامی پێ بدەن کەواتە مامۆستا تۆ پێت وایە لە داهاتوودا هێزی چەکداریش بێتە ڕێزی هاوڵاتیانەوە ئەمە قسەی زۆربەی هاوڵاتیان ئەوترێت هەتا هێزی چەکدار نێتە ڕێزەوە هیچ هەل نابێت وڵا گومان لەوانەیە زیاتر لە ئێمە زوڵم و ستەم لە هێزی چەکدار کراوە چونکە بەڕاستی ئێمە ئەگەر بتوانین هۆکارەکەی چییە بۆ نایەنە ناو خۆپیشاندەرانەوە ڕەنگە ئێمە ئەگەر بتوانین دەنگ هەڵبڕین ئەوان بابەتەکەیوان تۆزێ جیاوازتر بێ بە عنوانی خیانەت لە نیشتیمان کە خۆیان هیچ کەسێک لە دنیا بەقەی خۆیان خاین و خۆفرۆش نییە بەم نیشتیمانە بەڵام کاتێک پێشمەرگەیە کاتێک پۆلیسێک کاتێک ئاسایشێک ئەگەر بیوێ دەنگ هەڵبڕێ ئەگەر بیوێ باسی ئەو بکا بڵێ کاکە بۆ من چرا ڕۆژە مەعاشم وەرنەگرتووە ڕەنگە بە خاین لە قەڵەمی بدەنەوە لە دادگایەکی زۆر ناشرینە تۆمەتێکی گەورەی بۆ هەڵواسن و بە خیانەتکاری نیشتیمان و ئەوانە سزایکی گەورەی بدەن و بە دڵنیایی ئەوانش تا ئاسێک و تا سنوورێک دەتوانن خۆیان بگرن یعنی دڵنیا بە لە سنوورێکە ئەتەقێتەوە دڵنیام ئاسایش پۆلیس هێزە چەکدارەکان هەمویان بەشداری خۆپشاندانەکەن ئەگەر بۆ خستنی ئەم دەوڵەتەش بێ زۆر باشە کەواتە مامۆستا لەم دەرفەتەکەمەی مامانە ینی دەمەوێت پەیامت بۆ بەڕاستی بۆ هاوڵاتیان هاونیشتیمانیان بۆ لایەنە پەیوەنددارەکان نازان بەڕاست هەر گوێمان بۆ دەگرن دەیبینن دەیویستن یعنی هێشتا ڕەنگە تۆزێک مەجاالەوە هەبێ دەرفەتی چاکردنەوە دەرفەتی بەخۆداچوونەوە دەرفەتی یان ئەگەر لەولا بۆم لاش دەرفەتی هەڵوێز وەرگتن ینی ڕەنگە هەر من وەکو فەرمانبەرێکی سادە یەک ڕۆژ نچمەوە بۆ هەڵوێستێکی هەر لەبەر دەرگاکە وەسم کاکە پەنجەمۆرەکەمەکەم و ئیشەکەم ناگەم لەبەر دەرگاکە وەسم ڕەنگە مووقیفێک بێت تۆزێ بە خۆداچوونەوەیەک بۆ ئەم دەسەڵاتە بێگومان بێدەنجی ئێمە و میلەتە ئەم دۆخی خولخاندووە بەڵام بەڕاستی ینی پەیامی من بۆ دەسەڵاتی سیاسی ئەوەیە کە لەمە زیاتر خۆی ناشرین نەکا و بەڕاستی خەڵگەشتۆتە گیانی و ئەو زوڵ مستەمەی یعنی ئەو فشارەی ئەو ناڕەحەتی کە خستوێتە سەرشانی خەڵک بەڕاستی خەڵک خەریکە بەرگە نەگرێ و من پێم وایە ئەمجارە ئەگەر ینی خۆپشاندان بکرێ ئەمجار ئەگەر ینی ڕەنگە دوور نییە کە سەر بکێشە بۆ ڕاپەڕین و لە ناوبردنیان بۆیە ینی زۆر دەرفەتێکی گونجاوە بۆ ئەوی کە دەسەڵاتی سیاسی ینی ڕێژەیەگە لەو دزیە گەورەی کە هەیەی کەمی کاتۆ و چاوێک بە بەمبی لە تا بخشێنێتەوە کە میلەتی خۆیەتی و پامێکی ترم بۆ بەڕاستی مامۆستایانی ئاینی بۆ حیزبە سیاسیەکانی دەرەوەی دەسەڵات بۆ خەڵک بۆ جەماوەر هەیە کە بەڕاستی ئیتر ئەم بابەتە قبول نەکەن و بەڕاستی حیزبە سیاسیەکان پێویستە ئیتر لە حکوومەت بێنە دەرەوە پێویستە لە پەرلەمان بێنە دەرەوە پێویستە هەڵوێستی جدیان هەبێ کە بەداخۆ ئێمە لە ئەرزی واقعانەیان بینین و داواشم لە میلەتەوەی بەڕاستی کە چیتر قبوڵی نەکەن ئێمە ینی مرۆڤ یەک جار لەدایکە یەک جاری شەمرێ ئەو ئەجەلێکی خوای گەورە بۆی دیاری کردووی زەڕێک پێش و دوان ناکەوی وەڵڵاهی ملکەش بی وەڵڵاهی لە بەرەکانی جەنگ بی دقەیەک لە تەمەنی تۆ زیاو کەم ناکای یعنی بەڕاستی لەسەر نانی مناڵەکەت لەسەر قوتی خۆت لەسەر ژیانی کەس و کارت یعنی تە پێویستە بیتە دەنگ پێویستە بەیەکەوە بایکۆتێکی سەرتاسەری ڕاگەێنین و پێویستە بەڕاستی بابەتەکە تەنها موچە نەبێەوە داواکاری گۆڕانکاری گەورەی ڕێشەی بێ لە دەسەڵاتی سیاسی هەرێمە
دەستەکان خۆش بێ مامۆستا تاریخی مەلاتایر چالاکەوانی کۆمەڵی مەدەنی سپاس بۆ ئەم ڕووکردنەوە زانیارانت دەستەکان خۆش بێ مامۆستاگیان سپاس بۆ ئێوەش دووبارە زۆر بەخێر بیت. بەڵێ بینەرانی عزیز پێوان بەشەی دایچمان نەماوانە بگە بابەتەکانیان هیچ بەرگە بابەتێکمانەوە بەڵێ بینەرانی عزیز خۆشەویست بەم شێوازە پرۆگرامی ئەمڕۆمان بە کۆتا گەیشتا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورە باڵا دەستانە سپێرین خواتانە خواتان لەگەڵ